ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەڵراڵی هیوان و من شەماڵ عەلیم. بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە هەڵبژاردننی ئەمریکایە کە ماوەی 2 مانگە چاوەڕوانەکرێت و چەند هەفتەشە سەرانسەری جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەڵبژاردننی ئەمریکا کە هەر 4 ساڵ جارێک لە یەکەمین سێشەممەی دوای 1 نۆڤەمبەری ساڵێکی پڕدا ئەنجام دەدرێت، ڕووداوێکە کە نەک تەنها کۆمەڵگای 350 ملیۆنی ئەمریکا بەڵکو تەواوی دنیاش بەخۆیەوە خەریک دەکات. هەند دەڵێن ئەمە تەنها شانۆگەریەکە و سەرنجام شتێک بە ناوی هەڵبژاردن بوونی نییە. کۆمەڵێک ملیاردێر لە پشتەوە سیناریۆکە دەنووسن و لەسەر شانۆکە خەڵک هەڵەپەڕێنن. ئەمریکا وڵاتێکی تاک حیزبیە، نەوەک چۆمسکی واڵێ، زمانناس و فەیلسوفی ناسراوی ئەمریکا. کۆماری و دیموکراتەکان تەنها دوو باڵی حیزبێکی گەورەی سیاسین کە لەسەر هەندێک وردەبابەت کێشانەیە. هەندێک بەلاقەتیەوەڵێن ئەگەر کاربەدەستانی حیزبی دەسەڵاتداری سۆڤێت هێندە عەقڵیان هەبوایە کە لەسەر منهەڵ لەباربردن و مافی چەک هەڵگرتن خۆیان کردا بە دوولەتەوە، ڕەنگ بوو تا ئێستاش لە دەسەڵاتدا بوونایە. بە دیوێکی تریشدا دیموکراسی ئەمریکا لەلایەن لایەنگرانیەوە وەک بەهێزترین، دێرینترین و شاکارترین دیموکراسی مۆدێرن ئاماژەی بۆ دەکرێت. پێمانەڵێن سەیریکەن دەوڵەتی دامەزراوە و دامەزراوی دیموکراتیک و دیموکراسی لیبرالی ئاوا دەبێت. دەبینن چۆن دەکرێت لە سای دیموکراسیدا دەسەڵات بە ئاسانی لە دەستێکەوە بچێتە دەستێکی تر. دەبینن بەشداری جەماوەر لە سیاسەتدا چۆن بەرجەسە دەبێت. بە بڕوای من هەردوو ئەم تێگەیشتنا کەم و زۆر سەتحی و زادەی نگایشی تیشپەڕن. ئەم بەرنامەیە بۆ ئەوە نییە ئەوانە وەڵام بدرێنەوە. ئەگەرچی خودی و بابەتە هەڵەگرێت زۆری لەسەر بگوترێت، بەڵام ئەمڕۆ من بە کۆمەک و بەشداری میوانێکی ئازیز لە چەند پرسێکی تر بردەبەوە. بۆ ئەم بەرنامەیە پێشەوە محەممەدم لەگەڵا بۆ ئەوانەی کە نایناسن پێشڕوو لە دایکبووی 1970 لە ڕانیا ئێستا دانیشتووی شاری بەرلینە، نووسەر و وەرجێڕە لە کولتور و سیاسەتی مارکسیزمدا، نووسەر و چالاکوانی ناوەندی لێکۆڵینەوەی سوسیالیستی کوردستانە، نووسەر و ئەندامی بۆردی ئیدێتۆری The Left Berlin، ناوەندی لێکۆڵینەوەی پەروەردەی سیاسی لە یەکێتی ئەوروپا. دیارە ئەوانەی ئاگاداری هەڵبژاردنەکانی ئەمریکا نەزانن کە دۆڕانی سەرۆک لە ئەمریکا لە دەورەی دووەمی هەڵبژاردنەوەیان زۆر دووارە نابێتەوە. لە 50 ساڵی ڕابردووە کارتەر بەهۆی قەیرانی سەفارەتی ئێران، جۆرج بوشی باوک بەهۆی قەیرانی ئابووری 91 و 92 نەیانتوانی دوو دەورە سەرۆک بن، یعنی بە ئاسانی دەورەیەکی تر سەرۆکایەتی دێ. بەڵام ئەم جارە چی وای کرد ترامپ بدۆڕێ. ترامپ بەهۆی کۆرۆناوە دۆڕە یاخود فاکتەری تر لە شکستێنانی ترامپا ڕۆڵیان هەبوو. ئایا ڕۆڵی چەپەکان چی بوو؟ ئایا دۆڕانی ترامپ سەرکەوتنی دیموکراسیە؟ ئایا ترامپ تاکە کێشەی دیموکراسی ئەمریکا بوو؟ ترامپ دۆڕا، بەڵام ئایا ترامپیزم دۆڕا یا بڵێنەوە هێزانەی ترامپیان هێنایە سەرکار، شکست یەکجاریان هێنا؟ ئەگەر نا چۆن دەکرێت ڕێ لەوە بژی لە جاریشتر ترامپێکی تر بێتەوە سەرکار؟ بایدن لە وتاری سەرکەوتنی خۆیدا بەڵێنی ساڕێژکردنەوەی برینەکانی ئەمریکایدا. ئایا ساڕێژکردنەوەی برینەکان و وێکێنانەوەی قەڵەشتەکانی کۆمەلگای ئەمریکا ممکنە؟ بایدن هیچ گرنگێکی بە گرین نیو دیل نەدا، بەڵام کامەلا هاریس ئەو گرین نیو دیل یاخود ئەو تەشریعی ئیمزا کردووە. ئایا ئیداری ئەمریکا توانێت چەندایەک هەڵبێنێتەوە بە ئاراستی جێبەجێکردنی ئەمەیە؟ بەڵام بەرلەوانە دەوێت پرسین هۆکاری ئەو پێشوازیە گەرمەی دنیا لە دۆڕانی ترامپ چییە؟ ڕۆژنامەوانێکی عەرەب لەگەڵ دەرکەوتنی ئەنجامە بەرایەکانە لەسەر تویتەر نووسیوی ئەری ئەم خۆشحاڵیەت چییە گۆی زەوی داپۆشیوە؟ بەڕاستی خەڵک بۆ هێندە بۆ دۆڕانی ترامپ خۆشحاڵن. هاوڕێ پێشەوەڵی چی؟ ئەم کاتتان باش. زۆر سپاس هاوڕێ شەماڵ بۆ میوانداریەکەت. سپاس بۆ وردەکاریەش کە لە پێشەکی دەستپێکی بەرنامەکەت داخستە ڕووکە ئاسانکاریەکە بۆ من بچمەناو بابەتەکەەوە. مادام لە کۆتایی پرسیارەکەەوە دەست پێ بکەم، ئەو پێشوازی خۆشحاڵیەی کە لە سەرتاسەری دنیادا بە هۆی دۆڕانی ترامپەوە هاتە ئاراوە لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ ئەگەر سیرکەین هەر لەگەڵ سەر هەڵدانی هاتنی ترامپ بۆ دەسەڵات لە 4 ساڵی ڕابردوودا، ئۆباما یەکەم کەس بوو هەر هێشتا دەسەڵاتی تەسلیم هەر لە مانگی نۆڤەمبەردا دەسەڵاتی تەسلیمی ترامپ نەکرد بوو کە سەردانی ئەوروپای کرد. بەڵێنی بە ئەوروپادا کە دەکرێت پەیوەندەکانی یەکێتی ئەوروپا و پەیوەندەکانی ئەمریکا بمێنێتەوە. هیواشی خواست زۆر بە شێوازێکی ڕەشبینانە هیواخوازم کە پەیوەندە دێرینەکانی ئەمریکا و ئەوروپا بمێنێتەوە. لە دەموچاوی گرژی ئۆباماوە لە سەردانەکەی بۆ یەکێتی ئەوروپا و دانیشتنی لەگەڵ ئەنگێلا مێرکڵ و لەگەڵ هۆلاند و لەگەڵ زۆربەی سەرانی یەکێتی ئەوروپا لەو کاتەدا نیشانەی نیگەرانێکی قوڵی پەیوەندی نێوان ئەمریکا و ئەوروپا بوو کە دۆناڵد ترامپ دەتوانێت ئاراستەی پەیوەندیەکان
بە ئاراستەیەکی خراپدا بگۆڕێ. لە 4 ساڵی ڕابردووی سەرۆکایەتی دۆناڵد ترامپدا ئێمە بینیمان کە گەورەترین و بەهێزترین بربەست لە بەردەم گەشەی ئازادانەی یەکێتی ئەوروپا بە ئاراستەی پەیوەندی ئابوووریەکان لەگەڵ ئاسیای ناوەڕاست و ئاسیای دوور و پەیوەندیەکانی لەگەڵ ئەفریقا و لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیەکی کۆمەڵک پەیوەندی زۆر گرفت ساز بوون. هۆکاری هەرە سەرەکیش دۆناڵد ترامپ بەوەکو بربەستێک بوو. یەکێک لە هۆکارەکانی دیکە کە پەیوەندی نێوان ئەڵمانیا و رووسیا لە پەیوەندی هێڵی گاز بوو بەرەو ئەو یەکێتی ئەوروپا و کردنەوەی ئەم پەیوەندیە لە نێوان رووسیا و ئەوروپادا. دۆناڵد ترامپ هۆکارێکی دیکەی بربەستی ئەم پەیوەندیانە بوو. لەلایەکی دیکەوە مەد نەک هەرتەنها پەیوەندی ئابوووریەکان بەڵکو دۆناڵد ترامپ بوو بە هۆکاری سەرهەڵدانەوەی بزوتنەوەی ڕاستڕەو لە یەکێتی ئەوروپا کە پێویستە زۆر ئاگاداری ئەو بابەتە بین. هەتا هاتنی دۆناڵد ترامپ ڕاستڕەوەکان لە پراوێزەکانی کۆمەلگای ئەوروپادا مابوونەوە بەتایبەت ئەوروپا کە ئەزمموی گەورەترین سەرهەڵدانی هێزی فاشیستی و ناسیۆنالیستی و نازیزمی کردووە بەتایبەت ئەڵمانیا، فەڕەنسا، ئیتالیا، وڵاتانی دیکەی ئەوروپای شەرقی کە هەر لە دوای کەوتنی بلۆکی سۆڤێت بە قوڵی پێیان کەوتە ناو غەبیری ڕاستڕەوی و حکومەتی ڕاستڕەویەوە کە تا ئیسش بەدەستیەوە دەناڵێنن هەروەها جەنگەکانیش. لەبەرەوە ئەوروپا بە زیان و بە ئازارێکی زۆر قوڵی دەسەڵاتی فاشیستەکاندا تێپەڕی و هەروەها دوو جەنگی گەورەی جیهانی لەگەڵیشیدا قوربانی ئێجگار گەورەی مرۆڤایەتی کە ئەوروپا بە تایبەتیش ئەڵمانیا لە هەردوو جەنگەکەدا وەکو بەرپرس لە جەنگی یەکەم و جەنگی دووەمدا بە نزیکەی قوربانی 180 ملیۆن مرۆڤ لە سەر ئاستی زەوی لێکەوتەوە. ئەو برینێکی هێندە قوڵ لە کۆمەڵگای ئەوروپیدا جێگیر بوو کەوای کرد ئەوروپیەکان هەتا ئەمڕۆژ زۆر هەستیار بن بەرامبەر بە بیری فاشیستی بەرامبەر بە حکمڕانی فاشیستی. هاتنی ترامپ بە فاشیستەکانی ئەوروپا من دەتوانم بڵێم وەکو فاشیزم بەڕادەیەکی زۆر کە دەمێ بچمە سەر ئەو خاڵش نازانم ئێستا دەتوانم ئاماژەی پێکەمیان لە ڕوتی بەر لەوە پێشڕۆ من وازانم کەوە ئەو دیدە تەواوە لە دیدی دەوڵەت مەدارانی ئەوروپاوە ئەمەی کە بەڕاستی ترامپ ئەیکات و ئەوانە تەوازن یاخود ئەو هاوسەنگی کە ئەوان ماوەی چەند ساڵێکە چەند ئەتوانم بڵێم 40 ساڵێکە لەسەری ڕاهاتون ئەو لیبرالیزمە کە بە جۆرێک لە جۆرەکان بۆتە گەورەترین حیزبی دەسەڵاتدا جا ڕاست چەبیان لێگەچن ئێستا لێرە لە سویدا لەلای ئێوە ژوای لێ هاتە تقریبن لە ئەڵمانیا سۆشیال دیموکراتی ئێستا تقریبن مۆدێراتی یاخود بڵین محافظەکارەکانی ساڵانی هەفتان مۆدێراکانی ساڵانی هەفتە یاخود بڵین محافظەکارەکانیش بە جۆرە لە جۆرەکان نزیک بوونەوەتەوە لە ناوەند یعنی حیزبێکی ناوەندی گەورە دروست بووە. ئەم جۆرە تەوازنە هاتنی ترامپ و ئەم مۆدێلە لە ترامپ و ئەوانە تێکی ئەدا لە ناوی ئەبا وێرانی ئەکا بەڵام دیارە من لای خوانەوە محقن کە بەوە ئین بن بەڵام باسەکە تەنها لەسەر مەسەلەن دەوڵەت مەداران نییە لەسەر دەوڵەتەکان نیە قسە لەسەر جەماوەرێکی فراوانی خەڵکە لەسەر تاسەری دنیاە کە بە واقعی نموزەجی هاتنی ترامپیان بە هەڕەشێکی گەورە زانی بۆ خۆیان ئەم دڵخۆشی ئەوانیش بە بڕوای من بە جۆرێک لە جۆرەکان نیشانەی کەمێک نیشانەی ئەوەیە کە جۆرێک لە هوشیاری دروست بووە جۆرێک لە تێگەیشتن دروست بووە کە ئەم مۆدێلە لە دەسەڵات و ئەوانە توانای ئەوەی هەیە کە کۆمەلگا بەرەوکەناری نابودی بەرێ بەشێک لەو کێشانەی کە بەڕاستی دنیای بە خۆیەوە مەشغول کرده بوو مەسەلەن بۆ نمونە کێشەی کلیمات کێشەی ئاو هەوا ترامپ یەکێک بوو لەوانەیە کە لەم ئیتیفاقیە کشایە دواوە ئیتیفاقی بەجێش و ئەمە بۆ خۆی بووە هۆی بەڕاستی یعنی هەڕەشێکی گەورە باسەکە ئێستا لەسەرەوە نییە کە تۆ بۆ نمونە ئەم ئاو هەوایە بتوانی ڕێگەلەوە بگری ئاو هەوا بگۆڕێ باسەکە لەسەرەوەی ڕێگەلەوە بگری گۆڕینی ئاو هەوا و گۆڕینی ئەم کلیماتە بە ئاستێکگا کە هەڕەشە لە وجود و بوونمان بکە ئەمە حقیقەتێک ئەمە کاپیتالیزم و سەرمایه‌داری ئێمەی ڕوبەڕووی وەزعەتێکی لەم بابەتە کردوێتەوە فشار و گوشاری جەماوەریشی بەرینی خەڵک لەسەر تاسەری دنیا بە تایبەتی لە ئەوروپا و ئەو وڵاتانەی کە بواری گوشارهێنانی جەماوەر بۆ سەر دەوڵەتەکان هەیە کاریشی کردو کەمان بەرەو ئاراستەیەک بەرێ کە ناچاریان بکە مەسەلەن ئیتیفاقەتی پاریس ئیمزا کرد ترامپ بێ زۆر ئاسان لەم ئیتیفاقەیە کشێتەوە ئەمە بەڕای من هەڕەشەیەکە لەسەر بەشەریەت لەسەر هین من وازانم کە بەم ئیتیجاهاشە مەسایلێکی تر هەیە فەرموو ڕاستی لە بن خاڵی یەکەم لە بە کورتی لە ڕوانگەی دەوڵەتدارەکانی ئەوروپا واسکردنی گەرانی و هاتنی ئۆباما بۆ ئەوروپا
ئەم خاڵم لە وەکو خاڵی لە گۆشەنیگا لە پەرسپەکتیڤی سەرانی یەکێتی ئەوروپا باس کرد. بابەتی دووەم خاڵی دووەم کە جێگای باسەکەی منە سەرهەڵدانی بیری ڕاستڕەوی یەکێکە لە خاڵەکانی دیکە کە لە ناو کۆمەلگای ئەوروپیەوە وەکو وشیاریەک بەرامبەر بە ڕێگەنەدان بە گەشەی جارێکی دیکەی فاشیزم لە وڵاتانە بێگومان بێ هیچ گومانێک ترامپ وەکو ویسم باس لەوە بکەم فاشیستەکان وەکو ڕێکخرا وەکو ئۆرگانایزیشن لە لێرە و لەوەی وڵاتانی ئەوروپا بەتایبەت لە فەڕەنسا کە بە پلەیەک لە ناوەڕاستی یەکێتی ئەوروپادا یەکێک لە هێزە گەورەکانی ناتۆ کە لە هەشتاکانەوە بە دیاریکراوی بزوتنەوەی فاشیستی سەری هەڵدا و لەوێشەوە تەرجەمەی سەر وڵاتەکانی دیکە یاخود هەناردەی سەر وڵاتەکانی دیکەکرا هێشتا وەکو جۆرێک لە ترس و لەرس بەرامبەر بە ڕێکخراوە فاشیستیەکانی دیکە کە بێنە سەر مەیدانی سیاسیەوە دەردەکەوت هێشتا وەس برینەکانیان ساڕژ نەبوو هێشتا ڕابردووی فاشیزم بوو بە وشارێکی دەسەجەمعی لە ناو بەناخی دڵ و دەروون و بیرکردنەوەی یەک بەیەکی تاکی ئەوروپیدا ڕۆشت بۆ خوارەوە ترس لەسەر هەڵدانەوەی فاشیزم وشارێکی دەسەجەمعی پێک هێناوە لە ئەوروپادا هەتا ئەمڕۆ ئێمە پێویستە ئاگامان بە باشی لەوە بێت من خۆم لە ئەڵمانیا دەژیم بەتایبەت لە بەرلین کە لە ماوەی 4 ساڵی ژیانمدا لێرە وەکو بەشداربوویەکی چالاکی ناو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان باشی ئاگاداریەوە بووم کە ئەو وشارێ دەستە جەمعی کە دروست بووە وشاریە کۆیەی لە ناو بزوتنەوەی جەماوەری بەرامبەر بە فاشیزم دروست بووە وشارێکی ئەجگار فراوانە وشارەکەش بێگومان دەوڵەت دروستی نەکردووە سەرانی دەوڵەتی دروستیان نەکردووە چونکە من ناچمە ناو تیۆری پیلانگێڕێەوە بڵم هەر کاتێک یانەوە تیۆرە ستالین یە کۆنەی کە هەر کاتێک بۆرژوازی دەکەوێتە مەترسیەوە دەسەڵات تەسلیمی فاشیزم دەکات ڕواقعێک لە پشتی ئەم تیۆرەوە هەیە بەڵام تیۆرێکی کۆن و بەسەرچوشە لە هەمان کاتدا بەڵام گومانیش لەوەدانە کە سەرانی ئەوروپا یەکێتی ئەوروپا هێندە شەڕی فاشیزم ناکەن هێندەی شەڕی فراوانکردنی بازاری یەکێتی ئەوروپا دەکەن هەر خودی حتى تەنانەت هیتلەر با ئێمە ئەگەر زۆر نەچمەوە ناو مێژوو یەکێت پێکەنان یەکێتی ئەوروپای ئەمڕۆ لە سەردەمی بسمارکەوە دەست پێ دەکات بە هیتلەردا لە لووتکەی جەنگا تێدەپەڕێ لە یەکێتی ئەوروپای دوای جەنگا بە لە شێوازی مۆدێلی دیموکراسی دەگاتە ئەم فۆرمەی ئەمڕۆ کە ئێمە ئەمڕۆ دەیناسین و تێدا دەژین کە ئێستاش ئەمڕۆ لەلایەن ڕاستڕەوەکانەوە جارێکی دیکە لە ژەناوی ئابووری ناسیۆنالە ئابووری نیشتیمانیە کەوتوتە بەردەم قەیرانەوە تەنانەت ڕاپرسی هاتە دەرەوەی وڵاتان یەک بێ دوای یەکدا لە یەکێتی ئەوروپا ئێمە برێگزتمان هەیە بریتانیا هاتوتە دەرەوە ئیتالیا لە سەردەمی ماتیۆ سالڤینیا هەڕەشەی دەکرد هەندێک وڵاتی دیکە هێشتا هەڕەشە دەکەن کە لە یەکێتی ئەوروپا بێنە دەرەوە هەڵبەت یەکێتی ئەوروپا بزوتنەوە یەکێتێکی سوسیالیستی نییە هەتا ئێمە دڵمان پێی خۆش بێت کە بزوتنەوەیەکی سۆسیالی کۆمەڵایەتی دژە جەنگی دژە ناتۆی بەرهمێنا بە پێچوانەوە یەکێتی ئەوروپا ڕابەرایەتی ئەمڕۆی نیۆلیبرالیزم دەکات ڕابەرایەتی ناتۆش دەکات لە هەمان کاتدا بەڵام لەگەڵ ئەوەدا وشاری دەستەجەمعی لە خوارەوەی کۆمەلگادا بەرامبەر بە فاشیزم هاتنی ترامپ بە تاقی تەنها بریتی نییە لە سەر هەڵدانەوەی فاشیزم تەنها وەکو بزوتنەوەیەکی پراوێزی لە کۆڵانەکان بەڵکو فاشیزم ڕاستە فۆرمی خۆی لە فۆرمی کولتوری ڕیشیال بایۆلۆژی واتە بایۆلۆژیای بە ڕەگەزیکردنەوە گۆڕیوە بۆ باڵایەتی کولتوری ئەمڕۆ لە مەسائلی ڕەنگە لە مەسائلی خوێندەواری و نەخوێندەواری لە سایری بیرکردنەوەی عەقلانی نەعەقلانی بەڵام لەگەڵیدا ئەگەر سەیری ڕیاکشن و کاردانەوەکانی فاشیستەکان بکەین ئەمڕۆ زۆر نزیکە لەوەی کە تۆ باس کرد هەڕەشەی ترامپ کە لەسەر گۆی زەوی بە مەسەلەی هین هەیەی مەسەلەی گۆڕانی کەشوهەوا گۆڕانی ژینگە زۆر کۆی بزوتنەوە ڕاستڕەوەکانی ئەمڕۆ یەکێتی ئەوروپا یەکدەنگ کۆکن لەسەر ئەوەی کە گۆڕانی کەشوهەوا درۆیەکی مارکسیزمە هۆکارەکە ئەوەیە کە هەمویان کۆکن لەسەرەوە ترامپ هاتنە دەرەوەی ترامپ لە ڕێکەوتنامەی پاریس جۆرێکی دیکە پێشتر کە تەنانەت هیچ ڕاستڕەوێکی ئەوروپا جورئەتی نەدەکرد ئەم قسەیە بکە هاتنە دەرەوەی ترامپ لە ڕێکەوتنامەی پاریس جورئەتێکی گەورەتریدا بە ڕاستڕەوەکانی ئەوروپا کە ئەمڕۆ تەنانەت زۆر ڕاشکاوانەتر ئازایانەتر دژی بزوتنەوەی گۆڕانی کەشوهەوا بجەنگن هەتە تەنانەت بە کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندیان بدەنە پاڵوەکو فەناتیک شێر مارکسیزمی کولتوری هەڕەشە لەسەر شارستانەتی ئەوروپی ها شارستانەتی سپیپێست
درۆیەک بۆ گەشە سندنی واتە درۆیە کە مارکسیستەکان دەیکەن بۆ ئەوەی بەر بە گەشەی سەرمایهداری و ئابووری سەرمایهداری بگرن. مارکسیستەکان کۆی بزوتنەوە ڕاستڕەوەکانی ئەمڕۆکە لە دۆناڵد ترامپ و ژایر بۆلسۆنارۆ تا دەگاتە بۆریس جۆنسن و ڤیکتۆر ئۆربان و ماتۆ سالڤینی و ئەمان ئەلەکساندەر گاولاند لە ئەڵمانیا و مارین لوپن لە فەڕەنسا و ئەمانە لەسەر ئەوە کۆکن کە گۆڕانی کەش و هەوا شتێک نییە و جوودی هەبێت کۆنسەپێکی مارکسیزمی کولتوریە. ئێستا من لێرە شتێکم بیرکەوتەوە پێشۆ پێم خۆشە لێرە ئاماژەی پێ بکەم بیرمی کاتی خۆی کە لە ترامپ و کلینتۆن لەسەر بڵین ئینبوون لە هەڵبژارد نابوون سلاڤۆی ژیژک تەسریحێکی یاوتی هاتنی ترامپ ئەوەنترە لە هاتنی کلینتۆن بۆ دنیا نەو کاتەوان بیرکردەوە باشی ئەم قسەیە یعنی چی بیری ئەوم کەوتەوە کە جۆرێک لە مارکسیستەکان و چەپەکان و ئەوانە تێگەیشتنیی وەهایان هەیە کە تا دنیای سەرمایهداری ڕەشتر و تاریکتر بێ تا ئەوانەی حاکمین کە دڕندەتر دەرکەون و ئەو توێژاڵە لە دیموکراسی ئەوانە لە خۆیان بکەنەوە ئەوانە مەسەلەی شۆڕش و شۆڕجێڕەتی ئاسانە بێ بۆ نمونە ئەگەر بیرت بێ یاخود خوێن بێتەوە بیرت نایە حتمەن بادرماینهۆف و هین هەبوون بریگاردە سوورەکان هەبوون لە ئیتالیا یەکێک لە فەلسەفە موهیمەکان بەڵێ لە ئەڵمانیا بوونەوە گروپی بادرماینهۆف لە ئەڵمانیا بوو بریگاردە سوورەکان لە ئیتالیا بوون یعنی هین ئەلوێ حەمرا یەکێک لە نەزەریەکان تیۆریەکانەوە بوو ئێمە ئاچین تیرۆرەکەین ئێمە ئاچین شەڕەکەین وواکەین سەرمایهداری توێژاڵی و یاخود سەرپۆشی دیموکراتی لە خۆی بکاتەوە بۆی وەرچی دەرکەوێ و بۆی خەڵک بڕژێنە سەر جادە و پەلاماری بەنەم جارە بە وەهمەکانی نەخەڵتێن وەکو ئەوەی کە خەڵک سەرمایهداری بۆیە ژێرە و بناکە لەبەر بە تەنها وەهمی هەیە بەس تەنها وەهمەکە ڕێگەی گرتووە جینا هەموو شتێکی تر ئامادەیە و فەراهەمە بۆی کەەوە سەرمایهداری هەڵجەڕیتەوە تەنها وەهمی خەڵکەکە ئەم ڕێگای گرتووە من بە هاستم کرد قسەکانی ژیژیش بە جۆرە لە جۆرەکان بەم ئیتیجاهەیە ئەڕواکە ما ترام بێتە سەرکار و کاپیتالیزم دەموچاوی خۆی نیشان باتوانە شتێکە بوو لە سەروبەندی حەساری اقتصادیە لە عێراق لە ناو شیعەکانە یاخود لە ناو حەوزەی شیعە لە نەجەفە تەیارێکی تازە دەرکەوت بوو ئەیانوت باشە ئێمە خۆ نەزەریەکە زانین تیۆریەکە گەر مەهدی منتەزەر ئەو کاتەیە کە دنیا پڕەبێت لە پیسی و لە خراپە و لەوانە کەوابێ با کۆبینەوە بەیەکە وەکو عەسابێک کەچی خراپەی دنیا هەیە بیکەین دنیا پڕکەین لە تاوان بۆی کەوا مەهدی منتەزەر بێتەوە ئەم تیۆری ئەو جۆرە چەپانەشم بەڕاستی وەکو ئەوەیەتە بەرچاو یعنی تۆ هاتنی ترامپ لە چاو بایدنە هیچ فەرقێکی نییە هیچ جیاوازی نییە خەڵک بۆ بێ خۆشحاڵ بێ بە هاتنی بایدن یاخود خەڵک خۆشحاڵ نییە بە هاتنی بایدن واقعەتەکەی خەڵک خۆشحاڵە بە دۆڕانی ترامپ بۆ ئەمە خاڵە ئەساسیەکەیە بەڵام ئەمە واقعەتەن غەریزەیەکە یاخود تێگەیشتنێکی سەلیقەیی خەڵکە کە زۆر لە تیئوریەکانی بەعزێک لە مارکسیستەکان مهمترە ترامپ هات لە ماوەی 4 ساڵە ئەوەی کە ممکن بوو لە توندڕەوی بەرامبەر بە یەکسانی خوازی بەرامبەر بە ئازادی خوازی بەرامبەر بە هەر شتێکە بۆنی ئینسانەتی لێبێ پیادەکرا لە ئەمریکایە یعنی زڕەکانی هەموو بۆمبەنەوەیەکان کەوتە دەستی کەسێکەوە کە هیچ حسابێکی بۆ هیچ پایەک بۆ هیچ بەهایەکی ئینسانی ناکرا ئەمە هەڕەشەیەکە بە بڕوای من لەسەر تاسەری بەشەریەت و بەم معنایە پێم وایە خۆشحاڵی خەڵک بە کۆتایی هاتنی دەورەی ترامپ و هاتنی کەسێکە ئیمکانی هەیە هەمان سیاسەتەکانی سەرمایهداری لە قازانشکۆکردنەوە و چەسانەوە ئەوانە ئەباتە پێشەوە نەک قابلی هەیە حتمما هەروواەکە بەڵام لەو لایکەوە مەجالێکی هەیەلانی کەم کێشەی خەڵکی ئەمریکا زۆرتر لەوەی کێشەی ڕاسیزم و شەڕ بێ لەگەڵ پۆلیساوانە بە کێشەی واقعی ژیانی ئەو کۆمەلگایە کێشەی چینایەتی زەقتر دەرکەوێ دروستتر دەرکەوێت زۆرتر بواری کاریگەری دانانی چەپ هەبێ من پێم خۆش ئەم بەشە کۆتایی پێبێنم بۆ کۆتاییەکە ئەگەر سەرنجێکت هەیە پێشڕۆژان فەرموو ئەگەرنا بۆی بەرنامەکە دوور و درێژ نەبێتەوە ناچاری ناوبڕێ بخینە نێوان بابەتەکانەوە لە ڕاستیدا ئەوەی تۆ باس کرد تقریبا تەواوکەری ئەو بۆ چوونەیەکەم باسم کرد من نازانم بیرمە بەڵێ ئەو سلاڤۆی ژیژێک لە شوێنێکا شتێکی وهای گوتووە بەڵام سلاڤۆی ژیژێک لە ڕاستیدا سەنەدی بزوتنەوەی کۆمەڵایەتی نییە فەیلسوفێکە لە ناو
ماس میدیای ئەمڕۆدا ئیتر هەموو شتێک ئەڵێ ئینسانیش کە زۆری وت ئیتر هەم قسەی باشیش ئەکا هەم قسەی خراپیش دەکات ئیتر من ژیژەک بە نظری اعتیبار وەرناگرم بەڵام بۆ چوونێکی زۆر مەترسیداری ژیژەک ئەوەیەکە لە ئاکامە مەترسیدارەکانی هاتنی ترامپ بۆ دەسەڵات تێنەگەیشت تەنها ئاماژە بە یەک خاڵ بە مەگەر دوایی دەرفەتە بێ دەتوانم بگەڕێمەوە سەری ئەوە بوو کە لە سەردەمی پێش هاتنی دۆناڵد ترامپدا من دوایی دێمە سەر ئەوەی کێ دەنگیدا بە دۆناڵد ترامپ لە ئەمریکا بەڵام ئێستا بەچەناو خاڵە ئاماژە پێ دەکەم کە ژیژەک نەیتوانیوە هەتا ئەمانی وەکو ژیژەک بیریان کردێتەوە نەیانتوانیوە لەو فۆرمە کلاسیکیە دەرچن ئەوەیە کە پێش هاتنی ترامپ بزوتنەوەی فاشیستی لە ئەمریکا ئێمە بوونی نەبووە نەمان بینیوە لە مێژووی ئەمریکادا بزوتنەوەی بە ناوی بزوتنەوەی فاشیزم هەبێ واتە براون شێرتەکان وەی سکوادیستەکانی مۆسۆلینی ڤالانژەکانی دەوری فرانکۆ و هەتا دوایی ئەوەی هەبووە ڕێکخراوی بچووک بچووکی ناو کۆمەڵگای ئەمریکی وەکو کوکلوکس کلان و ئەمانە بوون یان وایت سوپەرمەیسی و ئەمانە هەبوون ترامپ سەرکەوتنی بەدەستهێنا لە دروستکردن و بنیادنانی بزوتنەوەی فاشیستیدا لە ئەمریکا ئەو بزوتنەوەی کە بە ئاسانی سێبەرەکەی لا ناچێت بە ئاسانی بایدنی شەڕەکەی ناکات کێ شەڕەکەی دەکات دوایی بچینە سەری ئەمە بێتە بەشێک لە بابەتەکانی دواترمان بڵێ خاڵێک لەوەی کە لە مارکسیستە کلاسیکیەکاندا تا ئیستا نەیانتوانیوە کۆتایی پێبێن و نەیانتوانیوە لە ناو گۆڕانکاریەکانی دوای جەنگ تێبگەن هەتا ئیستاش زۆربەی زۆری مارکسیستەکان پێیان وایە سەرمایه‌داری مارکس ڕاز دەکات سەرمایه‌داری هەر خولگەیی دەکەوێتە قەیرانەوە بەڵام ئەوان پێیان وایە لەگەڵ هەر خولگەیەکی قەیراناویدا خۆبەخۆ سیستمەکە بەرەو ڕووخان دەچێت ئەمان کرێکاران و خەڵکی چەپساوە وەکو حەماڵێک دەبینن کە چەپەکان بێتە دەسەڵاتەوە لە یەک خاڵ تێناگەن لینین وتەی لینین ئەو بەشە کۆتایی پێدێنم مێژوو دەڕوات مارکسیستەکان پێشبینیوان کردووە کە مێژوو چۆن دەڕواوە هەتا ئیسە شاتووە هەنێک جار هەیە وەکو لینین وتێتی پێویستە پاڵێک بە مێژووە بنیت نەک چاوەڕوامی بزانی ئەوان چ پاڵێکی پێوە دەنێن تۆ لەکوێ دەتوانێت و پاڵە بە مێژووە بنیت درستە زۆر باشە پێشەوە بە ئەم بەشە کۆتایی پێبێنین و لە بەشێکی ترە ناوبڕێک وەرەگرین بەڵام بەر لەوەی کە بچینە ناوبڕە پێم خۆشە بینەرانمان ئاگادارکەمەوە بۆ برەودان بم کەناڵەمان بۆ ناساندنی بە کەسانی تر و زیادبوونی ژمارەی بینەران پشتیوانمان بن لە هەر پلاتفۆرمێکەوە بینەرمانن ئێستا داوا ئەکەین کە بچنە کەناڵەکەمان کەناڵی یوتیوب و لەوێ لە لایک بدەن یاخود لە سەبسکرایب بدەن بۆ ئەوەی متابعی کەناڵەکەمان بن واگەر پێتان خۆش بوو ئەپدێتەکانتان پێ بگا لە زەنگەکەش بدەن زۆر باش دەبێت ئازیزان و خۆشەویستان ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم لە بەشی دووەمی بەرنامەکانە لەگەڵ هاوڕێم پێشڕۆ محەممەد نووسەر و وەرجێڕی ئەدەبیاتی مارکسیستی پێکەوەین بۆ شیکاری دۆخی هەڵبژاردنەکان و دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا پرسیارێکە لێرە ئەتوانێت جارێکی کە ینی باسەکانمان لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا چڵ بکاتەوە و بمانگەینە بۆی کەوا ئیستنتاجاتێک وەربگرینەوەوانە بپرسین هۆکارەکانی دۆڕانی ترامپ چی بوو ترامپ بۆ دۆڕا وەک باسم کرد پێشتریش دۆڕانی ئەو سەرۆکانەی کە لەسەر دەسەڵاتن کارێکی زۆر دووبارە بوون یانی لە 50 ساڵی ڕابردووە ئەگەر سەیری بکەی تەنها بۆشی باوک بوو کە دۆڕا و دوای ئەو پێش ئەو کارتەر بوو کە دۆڕا کارتەر بەهۆی ئەو ئەزمەی ئێرانەوە بوو کە نەیتوانی ئەزمەی ئێران و ئەزمەی سەفارەتی ئەمریکا لە ئێران حەل بکە بەهۆی ئەوە دۆڕا بۆشیشی تر ئەزمەیەک و قەیرانێک بوو کە بێکاری گەیشتە سەر و 7% لە ئەمریکایە و هەژاری گەیشتە نزیکی 14% لە ئەمریکایە ئەمە دۆخێک بوو وای کرد کە بۆشی باوک نەتوانێت لە دەوری دووەمە کاندید بێتەوە بیباتەوە دەنا هەر ڕسم وا بۆ هەردوو ساڵ جارێک دوو دەورە جارێک ینی ئەو کەسەی کە ئەبێ بەسەر و کۆمار دووبارە هەڵەبژێتەوە ئەم جار ترامپ سەرباری ئەو
باسانێکە کردمان لە دەوری پێشووا و ڕێخستنی ئەو جوڵانەوەی و هێنانە مەیدانی ئەو جوڵانەوەی دەرهێنانی هەموو ئەوەی کە لە بنچی تاریخ و مێژووی ئەمریکا لە ڕاسیزم و کۆنەپەرستی و ئەوانە و کۆکردنەوەی لە یەکزوتنەوەی گەورەیە سەرباری هەموو ئەوە سەرباری ئەو پارە و پولە گەورە و زەبەلاحی کە لەلایەن کۆمپانیەکانی نەوتەوە بۆی هەڕژاوە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەبینی کە نەیتوانی بەرامبەر بە خواستی جەماوەر خواستی خەڵکی ئەمریکا بۆ هەڵبژاردنەوەیشتر سەر بکەوێت هۆکاری ئەمە بە بۆچی ئەگەڕێتەوە فاکتەرەکان کامانەن یا دروستە بڵێن با قسێکیش لەسەرەوە بکەین ڕۆڵی چەپ چیە چونکە زۆر جار زۆر فاکتەر باسەکرێشێک لەوانە کە مەوزوعی کۆرۆنایە بەڵام ئایا هەر ئەوە بوو یا فاکتەری تر لە کاران پێشڕۆ نەزەری تۆ چێ لەم بابەتە پێشەوەی بچمە ناو وردەکاری هۆکاری دۆڕانی ترامپ ئەو وردەکاریە کرۆنۆلۆژی کە پێشکەش کرد لە مێژووی ئەمریکادا نەرید وایە کە هەر سەرۆکێک لە هەر پارتێک دوو دەورە دوو خول لە سەرۆکایەتیدا بمێنێتەوە بۆ لە سەردەمی ترامپدا بە تایبەت لە ساڵی 2020دا ئەمە ڕوون ئادات دەبێتە ئیستثنایەک دەبێتە ئاوارتەیەک پێشەوە پێویستە بە ئاور لە خاڵێکی دیکە بدەینەوە ئەوانە کێ بوون کە دەنگیان بە ترامپدا لە ساڵی 2016 ئێمە با پرسیاری ئەوە بکەین ئایا ئەوانەی دەنگیان بە ترامپدا فاشیست بوون ڕاسیست بوون یاخود ئەگە سەیری ئامارەکان بکەین ئەوانەی دەنگیان بە ترامپدا لە 2016 و بەراوردی بکەین بەوانەی ئەمڕۆ زۆر ڕاستیمان بۆ دەردەکەوێت بێگومان ئەوانەی دەنگیان بە ترامپدا خەڵکانی فاشیست و ڕاسیستی ئەمریکی نەبوون هۆکارێکەیە کە پێویستە ئێمە بە جورئەتەوە باسی بکەین ئەویش سیاسەتی ئابووری ئۆباما پاڵێکی بە خەڵکی چینی ناوەڕاستی پەراوێزخراوی دۆڕاوی ئەمریکی وەن بە پاڵی پێوەنا کە بەرەو ئەڵتەرناتیڤێکی نوێ بڕۆ ئەم جارە تەنها خاڵێک یە خاڵی ئابووری باس دەکەم نامەوێت هەموو شتەکان بۆ ئابووری کورت بکەمەوە بەڵام یەکێک لە خاڵە ئابووریەکان کە ئۆباما پرۆژەی سیاسەتی بیمەی تەندروستی لە ئەمریکایە داهێنایە پێشەوە بۆ یەکەم جار ئۆباما لەبەر ئەوەی حیزبەکەی حیزبێکی نیۆلیبراڵە دیموکراتەکان پارتێکی نیۆلیبراڵن ناتوانن دەست بۆ بازاڕ و یان دەست بۆ تاکسی سەر باجی سەر دەوڵەمەندان بەرن یاخود پارە لە بڕێکی زۆر لەمان بکەنەوە بیدەن بە چینی کرێکار و خەڵکی فەقیر بەڵکو قورساییەکان خستە سەر چینی ناوەڕاست لە ئەمریکا سیاسەتی ئۆباما داپچڕینی سەدا هەشتی بیمەی اقتصادی بیمەی تەندروستی بوو بۆ چینی کرێکار بە تایبەت ئەوەی کاری هەیەنەک ئەوەی بێکارە لە چینی ناوەڕاستەوە بۆ سەر چینی کرێکار ئەمە چینی ناوەڕاستی بە تەواوی تووڕەکرد لە کۆماریەکان دۆناڵد ترامپ کە هات یەکێک لە بەڵێنەکانی دۆناڵد ترامپ ئەگەر سەیریکەی لە بەڵێنی هەڵبژاردننی ساڵی 2016 دۆناڵد ترامپ خولی یەکەمی ئەوە بوو کە ئەم باجە لەسەر چینی ناوەڕاست لا دەبات ئەگە سیر یەکێک دیکە لە هۆکارەکان مەسلەی بەرزکردنەوەی کرێی چینی ناوەڕاستە یاخود فەرمانبەرە بۆچی لەو هەرێمانەی کە کۆماریەکان تێدا بەهێزن لە ڕێگای بازاڕەوە بە جۆرێک لە جۆرەکان تایدا کرێی یاخود موچەی فەرمانبەران ڕێژەیەکی دیاریکرا و بەرزترە لەو ناوچانەی کە دیموکراتەکان تێدان ئەمەش لە سەردەمی ترامپدا ئەمە یەکێک لە هۆکارەکان کە هەم دەنگدرا بە ترامپ هۆکارێکی دیکە ئەوەیە کە سپیپێستی ئەمریکی چژن چه پیاوی سپیپێستی ئەمریکی لە چینی ناوەڕاست دیسان ئەمانەی کە هەستیان بە پەراوێزکەوتن لە سیاسەتی ئەمریکی هەستیان بەوە کرد کە لە پێگە بە بەرزەکانی سیاسەتی ئەمریکیدا کەوتون لە بازاردا کەوتون لە بەڕێوەبەرایەتیدا کەوتون و ئەمانە بەشێکی زۆری داتاکان ئاماژە بەوە دەکەن کە چینی ناوەڕاستی سپیپێستی ئەمریکی دەنگی داوە بە ترامپ ئەوەی کە ترامپ تایدا سەرکەوتوو بوو بە پاڵپشتی ئەو چینی ناوەڕاستەی کە تووڕە بووە لە دوورەوە یەکێک لە ڕووی اقتصادیەوەی دوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە تووڕە بووە لە ڕووی سیاسیەوە لە دیموکراتەکان و سیاسەتی نیۆلیبرالیزم تووڕە بووە ئەوەیە کە بەرەو بیری فاشیستی بردوێتی لەبەر ئەوەش نەک بەرەو بیری فاشیستی لە بەرەو ترامپ بردوێتی کە ترامپ هەڵگری بیری فاشیستیە ئەگەر ئێمە سەری داتاکانی تەنانەت هەڵبژاردنەکانی ئەڵمانیا و ئیتالیاش بکەین لە ساڵی 1926 و 29 لە ئیتالیا 32 لە ئەڵمانیا زۆربەی چینی ناوەڕاستی ئەڵمانی دەنگی چۆپال مۆسۆلینی و هیتلەرەوە ئەو چینەی کە لە کۆمەڵگادا فرامۆش کرابوو لەبەر ئەوە ئەمە هۆکارێک بوو ترامپ ئەم وزەیە لە پشتی خۆی بەکارهێنا کە بتوانێت بزوتنەوەیەکی بەهێزی فاشیستی لە ئەمریکادا
دابمەزرێنێ پریشکی ئەم بزوتنەوەیە بگەڕێنێتەوە بۆ ناو خودی ئەوروپا و هەروەها بۆ ناو ئەمریکای لاتین کە ئێمە دەزانین ئەمریکای لاتین هینی کردووە ئەزمموی حکومڕانی دیکتاتۆریەتی کردووە لە سەدەی ڕابردوودا بەڵام دەگمەنە هەتا تەنانەت ئێمە ناتوانین پینۆشش بە فاشیست لە قەڵم بدەین هاتنی ترامپ هێنانی فاشیزم بوو بۆ ئەمریکای لاتینیش تەنانەت لە لووتکەی بەهێسترین وڵاتی ئەمریکای لاتیندا بۆلسۆنارۆ بە تاقی تەنها بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی نییە لەلایەن وڵاتێکی ئەمریکای لاتینەوە بەڵکو گۆڕینی هاوسەنگی هەم هێز لە ئەمریکای لاتین هەم ئیقتصاد لە ئەمریکای لاتین هەم بەهێزکردنی هێڵی ئەمریکا بەرامبەر بە ئاسیا و هەروەها بەترسی تێکدانی ژینگەی زیاتر یەک خاڵ هەیە تەمان ئاماژەکانت بە مەسایلی ئەقتصادی ئەوەی کە نیۆلیبرالیزم چی کرد و مەسەلەن نافتا و ئەو پەیمان نامانی کە ئەمریکا کردوونی و ئەو هەوڵانی کە ئەمریکا داونی بۆ دروستکردنی ئەو بڵێن تەحالوفاتە اقتصادی گەورانە مەسەلەن چه کاریگەریشی لەسەر ئابووری ناوخۆی ئەمریکا داناوە چۆن تەوازنی جۆرێ گۆڕیوە کە کارگەری ئەمریکی شعورەکە بەڵێ کارەکانمان چێتە دەرەوە چێ بۆ چاینەوەمانام تەبلیغاتانە بەڵام نیژە کێک لە شتە گرنگەکانی ترکە لەگەڵ نیۆلیبرالیزمە هاتووە کە لەم ئەخیرانەیە ئەم دراساتانە وەردەور لە خەریکە دەرەکەوێت سەبارەت بە ئەوەی کە نیۆلیبرالیزم بۆ خۆی زەمینەی دروستبوونی هێزی دژە دیموکراتیک و دژە ئازادی ئەوانی هێناوەتە پێشەوە ینی باسەکە لەسەرەوە نییە مەسەلەن باشە ترامپ لە ئەمریکا هاتە پێشەوە بۆ لە ماوەی ئەو ماوە کورتەکەمەیە بۆ نمونە هەموو ئەوانەی کە بۆ نمونە دیکتاتۆر و پێشتر و لە ژێر فشار و گوشارا بوونوەکو مەسەلەن ئەردۆغان و ئەوانە ئاسیان بە هەناسەیە کرد هەناسەیەکیاندا مەسەلەن لە هندستان مودیەتە سەرکار لە فیلیپین کەسێکەتە سەرکار لە حکوماوانە کە باشکراڵێن لە ماوەی ئەم چەند ساڵی داهاتووە ئەوەنە ملیۆن کەسە گەر بکوژینەوەوانە وزعەکەمان بەرەو باشتر دەچێت بۆ نمونە ینی نموزەجێک ئەبینی لە دەساڵی ئەوەی بۆلسۆنارۆ لە بەرازیل بۆ نمونە هەموو ئەمە بۆ لە پڕێکان بەیەکەوە هاتنە سەرکار ینی ئەمە تەوافقە چی بوو مەسەلەن بەشێک خەنکە باسی ئەوە کەنکە بەڵێ وەکو تۆ وتر مەسەلەن زۆر سادە و ساکار و ئەوانەوە ئیتر هەمووی دەوڵەمەنەکانن دنیا بن بەڕێوە ئێستا بڕیارە ناوە لە مۆدووە ئیتر دەسڵات بنە دەستی فاشستەکان لە بەروی ئەزمەکان قوڵ و ئەوانە و ئیتر ئەوانە کۆمپانیاکان نەچنە پاڵ ئەوانە بەڵام کە دێی مەسەلەن کۆمەلگا تەمانەوەی بە نەزەری اعتیبار وەرگری ئەو برادرانە دیارە شتێک وازان کۆمەلگار وجودی نییە ئیتر ئەمە مەجموعەیەک خەڵکن مەسەلەن وەکو مەسەلەن حەشاماتێکن لێرەوەیان بێ بۆ ئەوێ بەبێ ئەوەی کەوا هیچ شتێکی تر کاریگەری هەبێ کە بە بڕوایم نەمە دروست نییە دروستتر ئەوەیە کە نیۆلیبرالیزم وەکو هێزێک ببینی کە نەک تەنها لە ڕووی ئابووریەوە کە فەشەلی هێناوە هەرسی هێناو ئەوانە دەرکەوت کە ناتوانێت ئەو کارانە بکاوە ناڕەزایەتیشی دروست کرد لە دژی ئەو گلۆبالیزیشنە کە مەسەلەن بۆ نمونە ڕاستڕەوەکانی ئەمریکا پێڵن گلۆبالیزم وەکۆی کە ئەمە بەشێک بێ لە پیلانی جوولەکەکان گلۆبالیزم تەبانیانی پیلانی جوولەکەکان نەگە و گلۆبالیزیشنی کە باسەکرێت لە ئەدەبیاتی چەپۆوانەیە مەسەلەن هەر ئەوە نییە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی سیاسیەوە تۆ کە کۆمەلگا دابڕی لە توانای ئەوەی کە تعریفێک بۆ خۆی بکاتەوە ئەوانە ئەوە ئینسانەکانت کرد بە فەردی تاک کە لە هەموو پەیوەندیانەکە دادبڕیکە بۆ خۆی دروستێکە ئەو سۆشیالنەتی بۆ خۆی دروستێکە دیفاع لە خۆی بکە و هەموو کارێکت ئەوە بوو کە ئینسانەکان دابڕکی هەموو کارێکەوە بوو نیقابەتەکانیان بڕوخێنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیان کە بورە ڕێکخراوە جەماوەریەکانیان کی بە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کە هیچ نییە مجموعەی ئەکتیڤیست نەبێت لەسەرەوە کۆبوونەتەوە ئەوانە ببێەوە هیچ کاریگەریشیان هەبێت لەسەر جەماوەوانە هیچ ئەندامگیریان بۆ کری هیچ خەڵکێکیان بۆ ساز درێومانە کە نیۆلیبرالیزم دێ ئەمانە کە ئەو نەسیجە کۆمەڵایەتیە کە ئەتوانێت پشتیوانی دەخاڵەتی خەڵک بێ لە کاروباری سیاسیۆمانامە بەرەو دواوە ئاینێتەوە وە زەمینە سازەکە بۆی هێزە دیکتاتۆرەکان حاکم بن هێزە بڵین ئەوان ئەنتی دیموکراتەکانیان ئەوانەی هەتاکو هەڵبژاردن و ئازادی و دەربڕینی ڕای ئازادانیان قوبوڵ نییە ئەوانە بتواننکەوە دەسەڵات بگرن من وا ئەزانم کە
باسەکە نیولیبرالیزم تەسیرەکەی و کاریگەریەکی هەر تەنها اقتصادی نییە لە ڕووی کولتوری و سیاسیشەوە ئەو زمینە هێنا دیارە من دووبارەی کەم لێرەیە نیولیبرالیزم لە نظر منەوە کاپیتالیزمێکی هەوسار پچڕیوە سەرمایه‌داریەکی بێهەوسارە سەرمایه‌دارێکە کە ڕێگەی پێنیشان نادرێت چی بکاوە ڕێگەی لێ ناگیرێکە ئینسان و سروشت و هەموو شتێکە کە توانای سەرچاوی سەروەت کۆکردنەوە سامان کۆکردنەوەی تێک و پێشی بدا و تێکی بشکێنەوە بیهاڕێ ینی نیولیبرالیزم ئەوەیە بە بڕوای من کاپیتالیزم سەرمایه‌داری پێشووتر بە جۆرێک جڵاو کرابوو ئەم جڵاوانی کە لە دەزەیە نیولیبرالیزم دێتە پێشەوە من وا ئەزانم کە هاتنی ترامپ وە لاچوونی بڵین هاتنە مەیدانی هۆکارەکەی ئەمە بوو و ئێستاژ ڕووخانەکەی لە ئەمریکایە سەرباری ئەو هێزی کە کوی کردوتەوە بە بڕای ناتوانین بۆی بژێڕینەوە کە ئەم هاڕەشەیە کۆمەلگای بزوان یەک شێک لە شتەکانی کە ئێستا ئێمە ناتوانین بەسەریا باز بین و ئەوانە ئەوەیە لە 120 ساڵی ڕابردووە خەڵک لە ئەمریکاوانە بەشداری نەکردو لە هەڵبژاردنە دیارە ئەگەر کەسێکی مەسەلەن کەسانێکە هەڵبژاردنەکان بە مەسرحیە زانوەمانە گاڵتیان لە بابەتەیە کە ئەمە بەشداریکردنی سیاسیە بەڵام حقەتەکەی ئەوەیە لە بینی ئەوەی کەسێک کە لە ماڵەوە دانیشتووە وڵێ حەقم بەسەر سیاستە نیە و هەر شتێکە بێ من هیچ ڕەبتێکی بە منەوە نییە تا کەسێک کاچێتە دەرەوە بە دانێنی کاغەزێک بەشداری لە سیاستەکە فەرقێکی زۆر گەورە هەیە ئەمەی کە ئاوا بەشداری کاتوانانی ئیمکانی هەیە بەرەو هەنگاوی تر هەڵبگرێت و بەرەوە جێگایی تر بڕوا بەڵام ئەوەی کە لە ماڵەوە دانیشتووە و دوورە لە سیاستەوە ئەوانە زۆر زەحمەتە بیجوڵین بۆ هەر کارێکی تر لە ڕاستیدا ئەوەی باس کرد لەسەر نیۆلیبرالیزم دروستە چونکە من نامەوێت وەکو گوتیشم یەکێک لە فاکتەرەکانی هەڵبژاردننی ترامپم بۆ اقتصاد گەڕاندەوە نەکۆی فاکتەرەکان بەڵام نیۆلیبرالیزمیش بۆ خۆی سیستمێکی ئابووریە لە ئابووریشە بەڵێ کولتوری خۆی بەرهەمهێنە بەڵکو هەژمونی کولتوری و سیاسی و هوەری و فکری خۆی بەرهەمدەهێنە ئەگەر پێناسەیەکی ساد من نامێ پێناسە بۆ فاشیزم بکەم بەڵام ئەگە پێناسەیەکی سادە بۆ فاشیزم بکەین فاشیزم لە چەند خەستەتێک پێک دێ یەکێک لە خەستەتەکان کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتە لە ڕابەردا دوو نەهێشتنی ڕۆڵی دەوڵەتە لە بەڕێوەبردننی یەکە ئیداریەکاندا سێ لاوازکردنی بەشداری سیاسیە لە کۆمەڵگادا چوار تێکشکاندنی پەیوەندی نێوان ڕێکخراوەکان و دەوڵەتە پێنج بەرەمهێنانی ڕێکخراوی تەریبە لەگەڵ سیستمی فاشستیدا نیۆلیبرالیزم بە ڕادەیەک لە ڕادەکان ئەمڕۆ کە هەموو ئەم دەسەڵاتانی تەسلیمی بازار کردووە خەسڵەتی فاشستی لەناو نیۆلیبرالیزمدا بێگومان هەیە ساڵی 1970 سینەماکاری ئیتاڵی پیر پاولۆ پازۆلینی یەکێک بوو لەوانە کە لە یەکێک لە چاپێکوتنەکانی یا پێشەوەی تیرۆر بکرێت دەڵێت نیۆلیبرالیزم بریتە لە فاشیزمی نوێ نیۆفاشیزم ئەم لە 1970 کە بە تازەگی نیۆلیبرالیزم لە لووتکەی دەوڵەتیدا دەسەڵاتی لە بریتانیا و لە چین و لە ئەمریکا لە سەدەمی ماگارێت تاچەر لە بریتانیا و ڕۆناڵد ڕێیگان لە ئەمریکا و دینگ شیاوپینگ لە چین واتە لەولاشەوە کە دەزانین پینۆشە ئۆگۆستۆ پینۆشە لە ڕێگای کودەتای سەربازیەوە لە چیلی هاتۆتە سەر حکم ئەمانە تاکە دەوڵەتن کە وردە وردە بەرەو نیۆلیبرالیزم ڕۆشن ئەلەو سەروبەندەدا قسە لەسەر ئەوە دەکرێت کە بەڵێ نیۆلیبرالیزم خەسەتی فاشستی تێدا هەیە ئەو هۆکارەی کە جڵەوی ئیقتصاد و بەڕێوەبردننی کۆمەلگا دەداتە دەست بە مطلقی دەیداتە دەستی بازار خەسڵەتێکە لە فاشیزمەوە دێت خەسڵەتێک نییە لە حتى تەنان لە سەرمایه‌داری کینزیشەوە بێت کە سەرمایه‌داری کینزی ڕاگررتنی بڕێکی کەم لە پەیوەندی نێوان بازار و دەوڵەتدا واتە دەوڵەت هەمیشە تەداخلی هەیە لە بازاردا دەوڵەت هەتا تەنانەت تەداخل دەکات لەوەی کە قەیرانەکانی ژڕا بگرێت ئێمە دەبینین لەو قەیرانی اقتصادی 2010 و حتى لە قەیرانی یابووری کۆرۆنا ڤایرۆسیشدا لە قەیرانی ئەم کۆرۆنا ڤایرۆسەدا ببوورە بینیمانە دەوڵەتانەی کە مطلقاً نیۆلیبراڵن تەنانەت کۆی دەسەڵاتەکانی دەوڵەتیمان بەلاوازی بینی تەنها وەکو کۆمیتەیەک بینیمان کە تەنها پۆلیس ڕۆڵی تێدا دەبینێ بەرامبەر بۆ خۆپشاندانانەی لە بەرامبەر بە سیاسەتە حکومیەکان بۆ وەڵامدانەوەی پاندێمیەکە پەتاکە دێتە ئاراوە
کەواتە نیۆلیبرالیزم بە ڕادەیەک لە ڕادەکان جۆرێکە لە توتالیتاریزمی نوێ کە خەسڵەتی فاشیستی تێدایە. من ناتوانم نیۆلیبرالیزم بە فاشیزم تۆمەتبار بکەم، بەڵام ئەو خەسڵەتانەی لە ناو نیۆلیبرالیزمدا هەیە ڕێگا خۆش دەکات بۆ بردنەوەی ڕابەرە فاشیستیەکان کە بە ئاراسی فاشیستی دێن بۆ ناودەسەڵات، نەک ڕابەرێکی چەپ یان دیموکراتی خوارد لە ناو هەموو وڵاتانەی کە دەبینین نیۆلیبرالیزم حکومڕانە بە ئیستثنای فەڕەنسا کە من لە وتارێکی چەند ڕۆژی ڕابردووشمدا باسم کرد بوو کە ئەم چەپەکانی ئەمریکاش هەمان بژاردەی فەڕەنسا ڕوبەڕوویان دەبێتەوە لە بینی ئەمانوێل ماکرۆن و مارین لوپندا لە خولی دووەمی هەڵبژاردندا چەپەکان کە شکستیان لە هەڵبژاردن هێنا بوو هاتنە خولی سێم نەچوونە خولی دووەم، دەنگیاندا بە ماکرۆن لە بینی نیۆلیبرالیستێک و فاشیستێکدا نیمچە فاشیستێکیان هەڵبژارد. جا لێرە پێش زۆر زەرورە ئیشارەت بەوە بکەین کە ئەم ڕۆڵە ئینکارەکرێت. یعنی زانی چۆنە بەسەلەن شوێنێکی وەکو میشیگان، جێگایەکی وەکو جۆرجیا، لەوانە کە بایدن بردێتەوە ئەوانە بەبێتە دەخول و بەبێ ڕێکخراوبوونی هێزە چەپەکان ئەو هێزانی کە بەخۆیان ئەڵێن ئێستا دیارەزانی کە هێزێکی گەورە هەیە لە ئەمریکا کە بەخۆیڵێ سۆشیال دیموکرات کە دیارە وشەی دیموکراتیک سۆشیالیست، ینی سۆشیالیستن بەڵام ڤێژنێکی دیموکراتیکانی سۆشیالیستن بە ئیستلاحێک، نەک سۆشیال دیموکرات، سۆشیال دیموکراتی ئەوروپانە، دیموکراتی سۆشیالیست. ئەمە هێزێکی گەورن و فراوانە بنەوە، ینی لە سەردەمی هاتنی دوای بڵین ئۆباماوە، لە سەردەمی دەرکەوتنی بێرنی ساندەرز و ئەمانە لە ماوەیەکی زۆر کورتە ئەم هێزە لە هێزێکی چەند هەزاری بوو بۆ چەند هەزاری و پێم وایە ئێستا لە 100,000 ئەندام زیاتریان هەیە لە ئەمریکایە و هەروە لە فراوان بوونەوەشان. ئەمە ڕەنە ڕۆڵێکی گەورەیان بینی لەم بەرەو ڕووبوونەوەیە و ڕۆڵێکی گەوریان بینی لە شکست پێهێنانی ترامپە کە بە بڕای من ئەمە ئینکار ئەکرێەوە بە جۆرێک لە جۆرەکان خەریکە خرێتە ژێرلیەوە. من ئێستا بەر لە تۆزێک دیعایەکی جەماعەتێکم بینی کە بەخۆیان ئەڵێن نێڤەر ترامپ، گوایە ڕیپابلیکان و نێڤەر ترامپیان پێڵێن، ینی هەرگیز ترامپ، کە لەناو حیزبی جمهوریە گوایە لە دژی ترامپ ڕاوەستاونەتەوەوانە کە وەختێک حساباتی دقیق ئەەکەیت و ئەوانە جاری پێشووتر ئەو ریپۆبلیکانی کە دەنگیان بە کلینتۆندا، بە هیلاری کلینتۆندا، لەو ریپۆبلیکانە زیاترن کە ئەمجارە بە نیسبەتەکان، لەو ریپۆبلیکانە زیاترن کە ئەمجارە دەنگیان بە بایدنداوە. ینی بە جۆرە لە جۆرەکان هەموو ئیدعاکانی هینە بەمەرجێکە ئەمە لە ماوەی ڕابردووە ناوەندەکانی حیزبی دیموکراتەوە و کۆمپانیا و ئەو بزنسمانانێکەوە نزیکن لە حیزبی دیموکراتەوە پارەی دنیایان بەسەر ئەم نێڤەر ترامپانەیە هەڵڕشت و ئینیا کرد و گوایە ئەمە لینکۆن پرۆجێکتە و چییە و سایتیان بۆ دانان و ئیعلاناتیان بۆ تەمویلەکردن و لە تەلەڤیزیۆنەکانەوە بۆیان بڵاوکردنەوە، نەتیجەکەی وا بوو کاری هیچ کاریگەریشان نیە. بەڵام لەسەر زەوی لەو جێگایە کە چەپەکان ڕێکخراون، کە چەپەکان سازمان و شەبکاتی خۆیان هێوانە، توانیان بەڕاستی هێزێکی یەکلاکەرەوە بن، بە تایبەتی لە ویلایەتەکانی وەکو میشیگن و وەکو جۆرجیا. لە ڕاستیدا ڕۆڵی چەپ لە ئەمریکا ئێمە بە نەریتی دەزانین کە لە ڕووی مێژووییەوە چەپ لە ئەمریکا لە مەدانی سیاسیدا هەمیشە لاواز بووە، بەڵام لە مەدانی کولتوریدا بەهێز بووە. کۆمەلگای ئەمریکی کۆمەلگایەک و سیستمێکی دیموکراتی ئێمە ناتوانین بە سیستمێکی فاشیستی یان دیکتاتۆری لە قەڵەمی بدەین. ڕاستە دۆ حزب هەیە، بەڵام لە ناو کۆمەلگای ئەمریکیدا سیستمی ئەمریکیدا مەجای دیموکراتی و دەرفەتی دیموکراتی هەیە کە دەتوانێت ئەم دەرفەتانە بەکاربێنی. هەر وەکو بینیمان بێرنی ساندەرس لە چەند ساڵی ڕابردوودا ئەم دەرفەتەی لە ناو دیموکراتەکانەوە بەکارهێنا بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان چەندێک ترامپ با ئێمە ڕاستگۆشبینەوە چەندێک ترامپ سەرکەوتنی بەدەست هێنا لە بنیادنانی بزوتنەوەیەکی فاشیستیدا لە ناو ئەمریکا، بێرنی ساندرسیش بە بەکارهێنانی هەمان مێتۆدە دیموکراتیەکان لە ناو کۆمەلگای ئەمریکیدا توانی ئایدۆلۆژیای سۆسیالیستی بیری چەپجارێکی دیکە لە ناو گەنجانی ئەمریکی، لە ناو کرێکاران، لە ناو خەڵکی کۆچبەر، لە ناو خەڵکی ڕەشپێس، لە ناو خەڵکانی پەراوێزخراوی کۆمەلگا و هەژاراندا زۆر بەهێزکە. ئەمڕۆ لە ئەمریکادا ڕوخساری چەپ زۆر بەباشی بەهێزی دەرکەوت و تەنانەت بۆتە هیوایەکیش بۆ بزوتنەوە چەپەکانی خۆ دەبێت نەچێتەوە. ئەگەر بینەکەم بینی دراسەیەکم بینی ئەڵێ ئەگەر ئێستا بێت و سیستەمی ئەمریکا وەکو سیستەمی ئەوروپا وەکو سیستەمی مەسەن سوید وایە ئەحزابەکان بیانتوانێت دەنگ بێنن،
چەپەکان لە 11 دەنگی مجتەمەعیان هێنا لە 11 مجتەمەعی ئەمریکا ئەچووە پشتی چەپەکانەوە چوە پشتی بێرنی ساندرزەوە. ئەم بۆ چوونە دقیقە چونکە لەبەر ئەوەی سیستمی هەڵبژاردن لە ئەمریکا ئەم دوو حیزبە لە بازنەکان بەگشتی لە بازنەکانی ئەم دوو حیزبەدا دەخولێتەوە و زائیدەن ئێمە دەشزانین بایدن ئینسانێکی نیوە لیبراڵە گومان لەوەدانە پرۆ بازارە پرۆ بزنسە پرۆ سیستمی ئەمریکیە بەڵام بایدن فاشیست نییە ئێمە دەبێت ئەوە یەک لاکەینەوە بایدن سەرمایەکی گەورە لە پشتیەوە وەستاوە تەنانەت بە ناڕازیەکانی ئەمریکاشەوە لەبەر ئەوە هەر لە زووەوە بۆ من ڕوون بوو سەرڕای ئەوەی لێرەوە پشتیوانیم لە بێرنی ساندەرس دەکرد بەڵام بۆ من ڕوون بوو کە بێرنی ساندەرس لە ناو بازنەی هەڵبژاردننی دیموکرات و کۆماریەکاندا نایباتەوە لە ڕووی سیاسیەوە بەڵام بێرنی ساندەرس لە ڕووی ئایدۆلۆژیەوە بردیەوە سەکەوتی بەدەستێنە ئەلتەرناتیوێکی نیشاندا کە ئەتوانێت ئێستا شتی لەسەر بیناکە دەبێ بێمە سەر ئەو خاڵە ئەگەر هەیە ئەگەر لە ئەگەری سەرڕۆیی ترەمدا تەسلیم نەکردنی دەسەڵاتی ترەمدا کە ئاماژەکان هەتاو لە ساتی منوت و قسەی تێدا دەکەین ئەوەیە کە ترەم تا ئیستا دان بە دۆڕانەکەی و بردنەوەی بایدندا نانێت لە ئەگەری ئەوەی کە دۆناڵد ترەمپ سەرڕۆیی بکە یان هەڕەشە لە دیموکراتەکان بکە کە لەبەرەوەی بزوتنەوەیکی گەورە ئێستا لە پشتیەوە وەستاوە جیا دەبێتەوە حزبی خۆچکە گومانی تێدا نیە ترەمپیزم دەمێنێتەوە ترەمپ لە دەسەڵات بڕوە ئەگەر 4 ساڵی داهاتوو خۆی هەڵنەبژێرێتەوە جارێکی دیکە بەڵام وەکو بزوتنەوە دەمێنێتەوە بڕوام وایە نەک بڕوایەکی مطلق نییە تەنها جۆرێک لە خەیاڵە کە بە دابەشبوونی پارتی کۆماری لە ئەمریکادا پارتی دیموکراتیش دابش دەبێت بەسەر چەپ و سنتەریەکاندا چەپەکان کە ئەگە بێرنی ساندەریش بڕوە بێرنی ساندرسیش کە تەمەنی هەیە و هەتا دوای ڕەنگە نەتوانێت لە دەست ئەو چالاکی بمێنێ لە بەڵام وەکو ئایدۆلۆژیا بیری چەپ لە ناو دیموکراتەکاندا ئێمە دەمان بینی کە لە 3 پەرلەمانتارەوە لە 3 ببوورە نوێنەری ئەنجومەنەوە بەرزیان کردوەوە بۆ 5 دانا کە گومان هەبوو ئەو سیانەش لە دەسەڵات ناتوانن پیلانی گەورەیان جێڕا بۆیکەوە ئەو کارە بکەن پیلانی گەورەیان جێڕا خودی دیموکراتەکان بۆی لە بەرن بەڵام گومان لەوەدانە دیموکراتەکانیش دژی ئاوکاو دژی ڕەشیدە تلەی بوو ئیلهان عومەر و ئەم دوانەی دیکە کە تازە هاتوونەتە ناوەوە بوون لەبەر ئەوە کە گومان لەوەدانە دیموکراتەکانیش ئەمەیان نەدەویست بەڵام ئەمە بوونەتە هەست پیشانی دەدات بەڵێ چەپەکان ڕۆڵێکی ئێجگار گەورەیان لە تێکشکاندنی ترەمپدا هەبوو یەک بۆ نمونە ئەم ڕاستەوخۆ بێرنی ساندەرس لە ئەنگرانی خۆی ئاگادار کردەوە کە دەنگ بدەن بە بچنە پشتی بایدنەوە هەڵبەت من گومانم نییە لەوە چ لە ئەنگرانی ساندەرس چ چەپەکان چه ئەمانش کە دەنگیاندا بە بایدن و هەمیان بە بایدن نییە بەڵام لە بینی خراپ و خراپتردا بڕێک کەمتر خراپیان هەڵبژارە هەر بۆ ئەوەی وەکو تاکتیکێکی کاتی کە بێگومان لەوەدا ئێستا بایدنیش دەچێتە ژێر فشاری ئەوەی کە بزوتنەوەیەکی گەورەتر لە دیموکراتەکان دەنگی بەوداوە زۆر بە ئاشکرا بێرنی ساندەرز ئەمەی وتی ینی ئەمەی ئاشکرا کرد وتی ئێمە ئەتوانین گوشار بێنین بۆ بایدن کە ئەو کارانی کامانەوەی پێ بکەین بەڵام شارە ناتوانانی بۆ ترامپی بێنی ترامپ کەسێکی فاشستە کێشە و مشکلی ترە بۆ دروستەکە لە جێگا ئەوەی قسە لەسەرەوە بێ بڵین بیمەی تەندروستی بۆ هەمووان بێتە پێشەوە لە جێگا ئەوەی قسە لەسەرەوە بێ خوێنن بۆ هەمووان تەمویل بکرێت لەلایەن دەوڵەتەوە خوێندن ببێتە خۆڕایی لە جامعاتەکانە کە پارەیەکی زۆری ئێستا لە ئەمریکایە کێشەی ئەما بێ بەوەی کەوا چۆن شەڕ لەگەڵ ڕاسیزمی پۆلیسا بکەین و چۆن شەڕ لەگەڵ ڕاستیزمێکا بکەین کە ترامپ نوێنەرایەتیەکە لەبەرەوە ئەم کێشە لاوەچیانە بەلاچوونی ترامپ لا ئەچێوە کێشە ئەسڵەکانی کۆمەلگایەتە پێشەوە ینی بەڕاستی وەکو جاکۆبی no honeymoon for Biden ینی هیچ مانگێکی هەنگینی بۆ بایدن نییە ئەرە ڕۆژەکە بایدن هەڵبژێرا بوو ئەمڕۆ ترامپان ڕوخان سبینێ لە دژی بایدنەکەوینە کار ئەمە استراتیجێکی چەپەکانەوە عەلە نشیان کردو تۆ زۆر باشکرا وتویانە بە بڕوای من ئەم باسەش لێرە ناچارین کە کورتی بکەینەوە پێشڕۆگینا قسە زۆرە و لەگەڵ تۆشا قسەکردن زۆر خۆشە بەڵام ناچارین کورتی بکەینەوە ئەم باسە بەوە کۆتایی پێدێنم کە بڵێم بێرنی ساندەرس سوودێکی لە مساومەیەک وەرگرتووە کە بەسەر هێزە چەپەکانی
ئەمریکا داسەپێنراوە یعنی ئەوەی کە تۆ لە وڵاتێکی وەکو ئەمریکا بەم گەورە و گرانێت تەنها دوو حیزب هەیە و ناتوانێت حیزبی تر هەبێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان فەرزێکە کراوە بەسەر چەپەکانەوە چەپەکان ناچار کراون بڕۆن لەناو ئەم ئەحزابانەیە و لەناو ئەم ئەحزابانەیە کە هەن بە تایبەتی دیموکراتەکانە کار بکەن بێرنی ساندەرز ئەو مساومەیە کە بەسەر چەپەکانە فەرز کراوە عکسی کردەوە بەکاری هێنا لە دژی حیزبی دیموکراتەکان خۆی وەچوو لەم پێگەی حیزبی دیموکراسی سوودی وەرگرت و ئەم جوڵانەی بردە پێشەوە بێرنی ساندەرز نیشانیدا چەپەکان نەتوانن سیاست بکەن و سیاستێکی تا حدێک تا ئێستا سەرکەوتوانێن دیارە بێ کێشە نییە کێشەی گەورە لە بەردەمیایە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لەگەڵ پۆپۆلیزمی چەپانیم کە یعنی ئەمە دەدور نییە بە جۆرێک لە جۆرەکان لە پۆپۆلیزمی چەپ ڕخنەم هەیە لێ وامانە بەڵام بەشێکە لەو جوڵانەوەی کە توانێت ئومێدی لێ بکرێت بەحاڵ ئەم بە 6 کۆتایی دێنین و لە بەشێکی ترا دووبارە درێژە بەم باسەمان ئەدەین بیرم ناچێ ئازیزان و خۆشەویستان کە بینەری کەناڵەکەمانن کەناڵی هیوا داواتان لێ بکەمەوە جارێکی تر بۆ برەودان بەم کەناڵە لە هەر جێگایەکەوە ئێستا بینەری ئێمەن بچنە سەر کەناڵی یوتیوبی ئێمە یوتیوب کەناڵی هیوا لەوێ سبسکرایب یاخود ئیشتراکی کەناڵەکەمان بکەن و ئەگەرشتانەوێ ئەپدەیتتان پێ بگا لە زەنگەکە بدەن دوای ناوبڕێک دێنەوە خزمەتە عزیزان و خۆشەویستان ئێوە بینەری کەناڵی هیوان و شەماڵ عەلیم بەرنامەی ئەم ڕۆمان بە هاوکاری و بە میوانداری هاوڕێک ئەوڕێ پێشڕۆ محەممەد لە ئەڵمانیاوە سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەمریکای پێشڕۆ تەوەرێکی تری باسەکانمان بچێتە سەر ئەوەی کە ئەوترێ کە ئەمە دۆڕانی ترامپ بردنەوەی دیموکراسیە مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان ئاهەنگە جێڕێکە ترامپ سەرکەوتنی بەدەستنێناوە ئاماژاکەن سەیریکەن سەربارەوەی کە ترامپ ئەم هەموو هێزەی خستە کار و ئەم هەموو پارەی سرف کردو ئەم هەموو کۆمپانی کۆ کردەوە و ئەم هەموو تەبلیغاتی کرد و ئەوانە بەڵام سەرنجام سیستەمی دیموکراتی ئەمریکا سەرکەوت بەسەر ترامپەوە ترامپ شکستی هێنا بەڕاستی توانین بڵین ئەمە سەرکەوتنی دیموکراسیەوە شکستهێنانی ترامپا بەڕاستی ئێمە نەجاتمان بوو لە ترامپیزم بە جۆیشتر ئاوا بڵین ئێمە ڤاکسین کراوە کۆمەلگای ئەمریکی بۆی کەوا ترامپێکی تر نێتەوە ئەمە بەستمەوەی مەناعی هەیە بۆ ترامپێکی تر بۆ ڤایرۆسێکی تری وەکو ترامپ خۆی کێشەکە لەوەدایە هیچ سیستمێکی دیموکراسی مطلق دیموکراسی مطلق بوونی نەبووە هەتا ئەمڕۆ کە ئێمە قسەی تێدا دەکەین هاتنی فاشیستێکیش بۆ دەسەڵات خەلەلێکە لەناو خودی دیموکراسیدا هەیە لەبەر ئەوەی دەستورە دیموکراسیەکان هەمیشە دەرفەتێکیان هێشتۆتەوە بۆ سەرهەڵدانی ئەمانەی بەکارهێنانی مێتۆدە دیموکراسیەکان لە دژی دیموکراسی خۆی ئەمە دەرفەتێکە کە خەلەلێکە لەناو دیموکراسیدا هەیە بە ڕوون و ئاشکرایە کە هیتلەر لە ناو خودی پێشکەوتوترین دیموکراسی یەکەم دیموکراسی نەک تەنها پێشکەوتوترین دیموکراسی دەتوانین بڵێن یەکەم دیموکراسی وڵاتانی خۆرئاوا هیتلەر تێدا هاتە دەسەڵاتەوە کە کۆماری ڤایمار بوو دەستوری کۆماری ڤایمار ئەمڕۆشی لەگەڵدا بێ بە یەکێک لە دوای ئەوەی کە تعدیل کراوە و سوودی لێوەرگیراوە بۆ ئەڵمانیای فیدرال لە دواتردا و یاخود بۆ وڵاتانی دیکەی ئەوروپاش حتا ئەمڕۆشی لەگەڵدا بێ بە خوێندنەوەی دەستوری کۆماری ڤایمار بۆمان دەردەکەوێت تەنانەت کە یەکێکە لە دیموکراتی ترین دەستورەکان بەڵام هەر ئەم دەستورە ڕێگا بە هیتلەرەدا بێتە سەر حکم هەر ئەم دەستوری ئەمریکاش ڕێگا بە دۆناڵد ترامپ دەدات بێتە سەر حکم وەکو فەیلسوفی ئەڵمانی تیۆدۆر ئادۆرنۆ ئاماژەی پێ دەکات هەڕەشەی فاشیستەکان لە دیموکراسی هێندە مەترسی نییە هێندەی مانەوەی ڕەگەزە فاشیستەکان لە ناو دیموکراسی خۆیدا واتە لە ناو خودی دیموکراسیدا ئەگەر و دەرفەتی سەر هەڵدانی فاشیزم هەیە تا ئەوەی کە لە دەرەوە هەڕەشەی لێ بکرێت دیموکراسی چونکە کاتێک هەڕەشەکە لە دەرەوە لەسەر دیموکراسی هەبێ بێگومان هێزە دیموکراتیکەکان ئاسانتر دەتوانن بچنە پاڵ یەک و یەکتر بگرن خەلەلەکە لە ناو دیموکراسی خۆشیدایەتی بیرمان نەچێ 7 میلیۆن کەس دەنگی بە دۆناڵد ترامپ داوە لە ئەمریکا کەواتە شتێک نییە بەناوی بردنەوەی دیموکراسی بە دڵنیاییشەوە بایدن دیموکراتی خوازێکی ئایدیال نییە کە ئێمە دەمانەوێ دەنگدان و جۆش و خۆشی خەڵکیش بە جۆ بایدن
بریتی نییە لە خۆشحاڵ بوون ببردنەوەی دیموکراسی وەکو لیبراڵەکان ئاماژەی بۆ دەکەن و یان جەژنی بۆ دەگێڕن چونکە هەر ئەم خەلە لە دیموکراسی ڕێگای بۆ داوە کە 4 ساڵی داهاتوو تەنانەت سەرڕایەوەی کە ئێمە گومانمان لەوەنی ئێستا ترامپیزم بزوتنەوەی فاشیزم لە ناو ئەمریکادا زۆر بەهێز بووە ئەگەر چێ 7 میلیۆنی دەنگی داوە بە ترامپ هەر هەفتای دەنگی بۆ خودی دۆناڵد ترامپ نەداوە بەڵکو بۆ کۆماریەکانی داوە کە نەریتێکی دوور و درێژی پاراستنی دەسەڵاتە لە ناو ئەمریکا پێکهێنەری دەسەڵاتە پێکهێنەری جومگە سەرەکیەکانی دەسەڵاتە لە ناو ئەمریکا سێناتی بەدەستەوەی بە درێژایی مێژووی ئەمریکا لەبەر ئەوە اقتصادێکی گەورەی ئابووری سەرمایه‌داری وڵاتانی کۆلۆنی گەورەی لە پشتەوەیە هەتا دوای سوپایەکی گەورەی لە پشتەوە کەواتە هەمووی دەنگی نەداوە بە دۆناڵد ترامپ بەڵام بە هیچ گومانێک لەو 7 میلیۆنە دەتوانین بڵێن لە سەروی 10 میلیۆنەوە بە ئایدیای فاشیستی دەنگی داوە بە دۆناڵد ترامپ نەک بە ئایدای بەرگریکردن لە کۆماری و لە مەسیحیەت و لە کۆنزەرواتیڤ و لە پاراستنی سەروەری ئەمریکا و یانەوەی ماگا make America great again و ئەمانە بەڵکو پیۆ فاشیزمی پەتی لە سەروی 10 میلیۆنەوە دەنگی داوە بە ترامپ ئەمە خەلەلێکە بایدن شەڕی ناکات بە هیچ گومانێک چونکە بایدن لەبەر ئەوەی نوێنەرایەتی بەرەی ناوەڕاستی ناو نیۆلیبرالیزم دەکات لە ئەمریکادا بە هیچ گومانێک دەبێت سازش لە بینی هێزەکان هێزە اقتصادی سیاسی کولتوری کۆمەڵایەتەکانی ناو کۆمەڵگای ئەمریکیدا بکە و هەروەها نیشانەکانی بایدن و هەرەوەی خۆشت ئاماژەت پێکرد گوتاری سەرۆکایەتی بایدن ئاماژەیەکی تێدا نیە کە ڕاستە دەڵێ کاتێوەی برینەکان ساڕشکەیت بەڵام کام برینانە یەکێک لە برینەکانی ئەم ئەمریکا ناڵاندنە بەدەست بێکاریەوە بەدەست هەژاریەوە بەدەست نەبوونی بیمەی تەندروستیەوە بەدەست هەبوونی فاشیسەوە بەدەست جەنگ و فرۆشتنی چەک و نەبوونی خوێندنی یەکسان و خۆڕایی بۆ خەڵکەوە کام برینانە یعنی دەیەوێت بایدن چارەسەری بکە کەواتە ئەمە بردنەوەی دیموکراسی نییە بەسەر بەڵکو هێندەی وشیاری کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکی خوارەوەی کۆمەلگایە خەڵکی ژێردەستەی کۆمەلگایە بەرامبەر بە کۆمەڵێک پرس لەوانە تێکچوونی ژینگە کە دۆناڵد ترامپ هەڕەشەیەکی گەورەترە لەسەری سەرهەڵدانی بزوتنەوە فاشیستەکان جەنگی زیاتر هەژاری زیاتر و هەروەها بێبەهاکردنی پەیوەندی ئەمرۆییەکان و پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتەکان لەسەر تاپای جیهاندا هۆکارێک بە پاڵێکی بە هەموو خەڵکەوەنا بۆ دوژمنەکەم دۆستمە جارێ پاڵێک بە ترامپەوە بنێن لەناو کۆمەڵگای بدۆڕانی ترامپ ناکرێت جەژنی سەرکەوتنی دیموکراسی بۆ بگێڕین ناشکرێت بڵێن جەژنی سەرکەوتنی فاشیزمە بەڵکو لە بینی دیموکراسی و من لێرە پێشۆ لەم بابەتەوە لایەنگری ئەوانم لەوانم کە لایەنگری تیۆریەکەن کە دەرکەوتنی ئەو جوڵانەوە سیاسیانە ڕاستەوخۆ کار و کردەی هێزە سیاسەکان خۆیان نیە ینی مەسەلەن ئێستا تۆ بۆ بەرەنگاربوونەوە یاخود بۆ وەستانەوە بەرامبەر بە فاشیزم خودی فاشیزم و ئایدۆلۆژیای فاشستی و سیاسەتی فاشستی تەنها ناتوانانی بکەی بە سەنگەر ئەگەر بە هەدەف یاخود بە تارگێت کە لەوە بدەیت چونکە گەروات کرد بە جۆرە لە جۆرەکان زەمینەک مادیەکانی دەرکەوتنی ئەو جوڵانەوەی لە جێگەی خۆیان هێشتەوە میانی وەکۆوان نەخۆشیەک مکافحە یاخود مقاومەی دیاردەکان و دەرکەوتەکانی بکەیتەوەی کەوا خودی نەخۆشیەکە ڕابگری یعنی دەرکەوتنی ئەم جوڵانەوانەوە دەرکەوتنی ترامپیزم لە ئەمریکایە نەتیجە و ئەنجامی دارزینی نیۆلیبرالیزمە نەتیجە و ئەنجامی دارزاندنی کۆمەلگایە نەتیجە و ئەنجامی ئەو هەژاریە ئەو نایەکسانیەوە ئەو لێکدابڕاندنەیە لە ناو کۆمەلگای ئەمریکایە کە خودی سیستەمەکە نەک بە شێوەی سیاسەتێکی دیاریکرا و داڕێژرا و بە خودی بەرەنجامێکی طبیعی کارکردی سیستەمی سەرمایه‌داری لە سای نیۆلیبرالیزمە ئەمە هێناوەتە پێشەوە هەر بەو دەلیلەش بەو ئەندازەیەش من پێم خۆشە ئێمە خۆمان دوور بگرین لە ئەو تێگەیشتنەی کە بۆ نمونە لە ئەڵمانیەکانە مەسەرەن لە چەپی ئەڵمانیا خود چەپی ئەوروپا زۆرجار ئەیبینی بۆ وەستانەوە بە دژی فاشیزم مەسەرەن لە یەکی ئایارەکان ئەوان مزاهراکەن و ئێمەژی مزاهراکەین و لەگەڵ فاشستەکانێکین بە شەڕەبەرد و دژایەتیکردنی فاشیزم بێت دژایەتیکردنی ئەو هێزە فاشستە بە تەنها نەک دژایەتیکردنی سیستەمێک و بنەمایە کاوانە دێنێتە پێشەوە من پێم وایە ئەمریکیەکان بە جۆرە لە جۆرەکان بەو بەرنامانەوە کە هەیەە بەو هەوڵەوە کە بۆ
گۆڕانکاری ئابووری و کۆمەڵایەتی لە ئەمریکای ئەیدەن جۆرێ خۆیان دوورخستوەتەوە لەمە ئەگەرچی بلاک لایڤز ماتەر هەردوو ئینەکەی تایە بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەکە وەکو شتێکی کەلتوری سیاسی دەرەکەوێت زۆر جار لە بلاک ماتەرایانی لەو جوڵانەوەی ڕەش پێستەکان کە ژیانی ڕەش پێست گرنگە کە ئەمە تەرجمە کوردیەکەیەتی بەڵام لە هەمان کاتە هەموو ئەو مەطالب و خواستانەی کە هەیە و ئەو چاکسازیانی کە چەپەکان داوایەکەن لە کۆمەلگای ئەمریشیا بکرێکە بەشێکی بنەمای ئەو لە ناوبە ئەمە ئەتوانێت ئومێدەوارمان بکە بەوەی کە بەرەنگاربوونەوەی فاشیزم ئیمکانی هەیە و ئەم دۆڕانەی ترامپ لە ڕاستیە هەنگاوێک ئەبێ بەرەو دۆڕانی ترامپیزم بەڵام بە پێچەوانێ ئەوە وەرگرتنی ئەوەی کە خودی ئەم مەسەلەیە خودی دۆڕانی ترامپ دۆڕانی ترامپیزمە بە بڕای من تێڕوانینێکی زۆر زۆر سادە بڵین بینانەیە و زۆر ساویلکانەیە کە تۆ مەسەلەن کەسێک هاتووە لە هینایە دۆڕانوێتی بەڵام بە چەند ملیۆن دەنگی زۆرتر لە هەڵبژاردننی پێشووتر هێناوە و چەند بەرابەری هەڵبژاردننی پێشووتر زۆرتر مقاومەت کراوە کە جاری پێشوو بەڕاستی مفاجئە بوو کەس تەسەوری ناکرد بەشێکەڵەن خودی ترامپ خۆشی کە پیان و تۆ بردووتەوە پێی سیر بووە و پێ حتا کە پیان کە ڕیسەکەی بردەوە لە ناو کۆماریەکان ئەوەشی پێ سیر بوو کە ئەو بۆ بە یەکەم بەڵام ئەم جارەیان ئەم هەموو خەڵکەی هێنایە پشتی سەری خۆی و ئانە تۆ پێت وابێ ترامپیزم لە سەرکار لاچوونی ترامپ کۆتایی هاتووە هەڵی بەڵام خودی ئەوەی کە لە بەرامبەر ترامپیزمە کارەکە ببێ بەوەی کە ئەم جارە با لە دژی بیرو بۆچوونی فاشستی با جارە لە دژی سیاسەتی فاشستی وە خودی ئەو مەسایلانی کۆمەلگای ئەمریکا فەرامۆش بکریا پێمان وابێ بۆ ڕێگایەوە گینە بێ کە بە بڕای من ئەمە خەڵکی گەورا بێ من وازانم دڵخۆشی ئەوەیە کە چەپی ئەمریکا لەم بابەتەوە وریاترە و دەست بۆ ئەوە ئەبا کە لە بەرامبەر بایدنە بوەستێتەوە بەڕاستی بۆ دەست کۆتاکردنی ترامپ نەک بە پێچەوانەوە هێنی باسەکە باسیەوە نیە با بڕۆینە پشتی بایدن بوەستین بۆی ترامپیزم لە بینبەرینیان ڕێگە بگرین ترامپ بێتەوە بە پێچەوانەوە با لە بەرامبەر بایدنە بوەستینەوە ڕخنە لە بایدن بگرین و فشار و گوشار بۆ بایدن بێنین کە ئەو خواستانەی خەڵک فەودیەکانی خەڵک جێبەجێکە زەمینەیەک بێ بۆ هەڵدانی جوڵانەوەی ئازادی خوازان و یەکسانی خوازان لە ئەمریکا با بڕێن و کارە بکەین لە پێناویەوە ڕێگە لە ترامپ بگرین دروستە من ڕاستی هەر کۆمەلگایەک گەشەی تایبەت بەخۆی هەیە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتی کولتوری ئابوووریەوە ناکرێت بڵێن هەموو کۆمەلگاکان یەکسان و یەک جۆری گەشەی هاوسەنگیان هەیە بە درێژایی مێژووی کۆمەلگا مرۆییەکان گەشەکان لە هاوسەنگ بوون لەبەر ئەوە ناشکرێت چەپی ئەمریکی بەراوردکەین بە چەپی ئەوروپی هۆکاری ئەوەش کە ئایا چەپی ئەڵمانی چۆن شەڕی فاشیزم دەکات و هەروەها چەپی ئەمریکی چۆن شەڕی فاشیزم دەکات ئەمەش ناتوانین بەراوردیکەین لەبەر ئەوە لەگەڵ ئەوەشدا بە پێچەوانەوە کۆمەلگای ئەڵمانی ئەمڕۆ یان چەپی ئەڵمانی کە من ناچمە سەری بە وردەکاری لە بەرامبەر بە فاشیزمدا زۆر ڕاشکاوتر و ڕادیکاڵترە بەراورد بە زۆربەی چەپەکانی وڵاتانی دیکە و هەروەها هاتنی ترامپ بۆ دەسەڵات خاڵەکە ئەمە یعنی مەترسی ترامپ بەتەنها بۆ سەر کۆمەلگای ئەمریکی نییە هاتنی ترامپ بۆ دەسەڵات لە کۆمەلگای ئەمریکیدا هاتنی فاشهێنانی فاشیستەکان بوو بۆ دەسەڵات لە زۆربەی وڵاتانی ئەوروپاشدا لە فەڕەنسا نزیک بۆەوە لە دەسەڵات لە نەمسا هاتنە دەسەڵات لە هەنگاریا لە دەسەڵاتدان لە ئیتالیا لە دەسەڵات دابوون تا ئەوەی ماتیۆ سالڤینی و لیگانۆردیان وەدەرنا لە حکوومەت لە کۆنزەرواتیڤەکانی بە ناوەڕۆکی ڕاستیستیەوە نەک ڕاستیستی بەڵکو بە ناوەڕۆکی ڕاستڕەویەوە کۆنزیرفەکانی یۆنان سیریزایان بەدۆڕاندندا ڕاستێک سیریزا کێشەی خۆی هەبوو بەڵام هۆکارێک ئەوە بوو کە ترامپ هیوایەکی گەورە بوو بۆ هاتنی بزوتنەوە ڕاستڕەویەکان بۆ دەسەڵات لە هەموو دنیادا وەکو پێشتر باسمان کرد لەبەر ئەوە شەڕی دژە ترامپ شەڕێک نییە بە تەنها لە دژی یەکتاکە کەس شەڕێکە لە دژی بزوتنەوەکە و هەروەها بە هیچ گومانێکیش وەکو باسم کرد قسەی ئێمە فۆکەسی و تەرکیزی ئێمە لەسەر شخصی بایدن نییە دەنگدانیش بە بایدن دەنگدان نییە بە شخصی بایدن بە هیچ گومانێک بەڵکو دەنگدانە بە یاخود بەشداری سیاسیە لە بەرامبەر بە هەڕەشەیەکی گەورەتر لە کۆمەلگادا کە بە تەنها هەڕەشە نیە لە کۆمەلگای ئەمریکی
بەڵکو هەڕەشەیە لە کوی کۆمەڵگای مرۆیی، هەڕەشەیە لەسەر تێکچوونی ژیان لەسەر هەسارەکە. یەکێک لە ڕادیکالیزەبوونی بزوتنەوەکە ئەگەر سەیریکەین دژاتیکردنی جەنگ، وەستاندنی گۆڕانی کەشوهەوا، وەستاندنی فاشیزم و هەروەها لێدان لە نایەکسانیەکان و دروستبوونی سۆلیداریتی لەسەر تاسەری دنیا لە بینی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا هۆکاری ڕادیکالیزەبوونی ئەو بزوتنەوەی بێ هیچ گومانێکیشم بزوتنەوەی وشاریەکە لە خوارەوەی کۆمەلگا بۆی هاتووە. گومانیش لەوەدانە 4 ساڵی بایدن 4 ساڵێکی ئاسانتر نابێت لە 4 ساڵی دۆناڵد ترامپ لەسەر تاسەری دنیادا و هەروەها گومانیش لەوەدانە کە خەباتکردن لە ژێر سیاسەتی لاان لە ژێر ئۆفیس و فەرمانگەی بایدندا ئاسانترە تاهی دۆناڵد ترامپ. بەڵام هۆکارەکە چی ئاسانتر دەبێت لەبەر ئەوەی بایدن لە من و تۆ باشتر دەزانێت ئەو دەنگەی لە پشتیەوە وەستاوە هی خۆی نییە، کەسێک نییە چۆن ئەو دەنگەی دایانە داوەشی دۆناڵد ترامپەوە بڵێن فەرم و تۆ ببە بە حاکم چیت پێخۆشە ئەمە بکە. بایدن ناتوانێت ئەمە بکە چونکە بایدن بزوتنەوەیەک یەک خاڵ ما بوو ویستم ئاماژەی پێ بکەمەویش ئەوە بووکە لە دەگەڕێمەوە سەر یەک خاڵی پێشووتر ئەگەر بێت و دۆناڵد ترامپ وەکو شەخص سەرکێشی بکە لە مانەوەی لە دەسەڵاتدا و بە دەرنانی بە زۆری ئەگەر بە ئەگەری زۆرەوە هاتنەوەی لە 4 ساڵی داهاتوودا بۆ ناو کێبرکەی هەڵبژاردن دەبێتەوە کارێک بۆ دابەشبوونی کۆماریەکان. لەگەڵ دابەشبوونی کۆماریەکان هیچ گومان لەوەدانە دیموکراتەکانیش داپەش دەبن بەسەر بەرەی ناوەڕاست و چەپدا. ئەگەر ئێستا چەپەکانی ناو دیموکراتەکان دیموکراتەکان دابەش ناکەن ترسێکی گەورەترە لە بزوتنەوە فاشیستەکەی لە پشتی ترامپەوە وەستاوە نەک ئەوەی وەهمیان بە دیموکراتەکان هەبێ. ئەو پێشەوە لێرە یەکشت بڵێم ئەگەر بێت و سەرکێشەکانی ترامپ کێشێتە ئەوەی کە خەڵک ناچار بێ بڕژێتە سەر جادە بۆی کەوا ڕێگە لە سەرکێشیانە بگرێەوە ترامپ ناچار بکەن کە دەسەڵات بکشێتەوە ئەو دەم دەرکەوتنی ئەو هێزە ڕادیکاڵی کە لە ناو دیموکراتەکانە ئێستا جێگەی خۆی خۆش کردووە ئەوێت بەسەلامە مؤسسەی بەدەستەوە بگرێ باڵا دەستبوونی ئەمانە و جێگاگرتنی ئەمانە لە ناو حیزبی دیموکراتە زۆر گەورەتر ئەبێ. یعنی ئەمان ئەبن بۆ هێزەی کە بە واقعی لە شەڕی دەستە و یەخە لەگەڵ ترامپە توانای ئەویان هەیە کە ترامپ تێک بشکێنن چونکە ئەو بیر نەچی یانی ئێستا ترامپ خەڵکێکەیە کەسانێکن زۆر دەمێکە باسێکن ئێستا نیە زۆر دەمێکە ئەڵێن وەختێک ترامپ یێتە سەرەوەی کە دەسەڵات تەسلیمکە نایکە بۆچی لەبەرەوەی کە هەستەکە کە پشتیوانیی بەهێزی هەیە لە ناو ئەو میلیشیانەیە و هینانەیە کە لە ئەمریکا هەن جا بەڵام ئەوەی کە ئەتوانێ بڵین بارتەقای ئەم یاخود هاوسەنگی بەم هێزە بداتەوە لە هێزەکانی دژی ترامپا ئەو هێزە ڕادیکاڵە چەپەیە کە ئامادەیە مەسەلەن لە بلاک لایڤز ماتر و لە هەموو ئەو هێزانی کە لە دەوری بڵین دیموکراتی سۆشیالیستەکان کۆبوونەتەوە ئەوانن کە ئەتوانن لە بەرامبەر ئەم هێزە فاشستەیە ڕابوەستن و لە سەرجادا بەرەنگاریان ببنەوە. لەبەرەوە من پێم وایە سەرکێشی ترامپ شڵەقاندنی ئەم گۆمە زۆرتر زەمینەی ئەوەی کە هێزی چەپ لە ئەمریکا فراوانتریش ببێتەوە هەتا لەوەی کە ئێستا هەیە زەمینەیەکی فراهەمتر ئەبێ. ئەگەرچی کە دیارە لە نزیک ماوەیە ممکنە کێشەی گەورە دروستکاتەوەوانە بەڵام ئیدارەکردنی ئەم مەوزوعە بە ئیدارەکردنیشی دروست و سەرنجام سەرکەوتن بەسەر ئەم هەڕەشەیە موقعیەتی چەپ بەهێزترەکە کە دیارە من بەخۆم بەش بە حاڵی خۆم بە دروستی یاخود بە باشی نازانم هەلومەرجە بێتەکایە بەڵام ئەگەر بێشتەکایەوە بەستمەوەیە بەمەش بەم پەلامارەش هێزە فاشستەکان ناتوانن لەو هەڕەشەی چەپ کە خۆیان نایێنن هەڕەشەی چەپ ڕزگاریان بێت. خۆی لە ڕاستیدا کێشە هەیە پۆلەرایز بوونی کۆمەڵگای ئەمریکی جەمسەر بنبوونی کۆمەڵگای ئەمریکی زیاتر لە بەرژەوەندی هێزە دیموکراتی خواز و چەپەکانە ئەبێ گومان لەوەدانێت چونکە لەبەر ئەوەی بە درێژایی 150 ساڵی ڕابردوو لە ڕووی ئایدۆلۆژی سیاسی و حتى تەنانەت هێزیشەوە کولتوریشەوە سەرکوت کراون و خراونەتە پەراوێزەکانەوە لەبەر ئەوە ئێستا دەرفەتیان بۆ دەرفەت دروست بووە هەر خودی ئەم دیموکراسیەتەش دەرفەتی پێداون کە ئەمان بێنە پێشەوە
دەرکەون مێتۆدەکانی هەتا خودی ناو دیموکراسیەتەکە بەکاربێنن ئەوەیە کە دابەشبوونی ئەم هێزە دوو هێزە سیاسیە لە کۆمەڵگای ئەمریکیدا لە بەرژەوەندی دیموکراتیزەبوونی زیاتری کۆمەڵگای ئەمریکی دەبێت چونکە ئەگەر بێت و کۆماریەکان بەتاقی تەنها لە پشتی دۆناڵد ترامپەوە بوەستن هیچ گومانێکی تێدانی 7 ملیۆن دەنگێکی ئێجگار زۆرە بۆ کۆمەڵگای ئەمریکی ئەگەریش بە تەنها ئەم هەموو دەنگەی کە ئێستا لە پشتی بایدنەوە وەستاون کە دەزانین بایدن بە هەپێ هەر لە یەکەم ڕۆژی گوتاری سەرۆکاتی و هەتا ئەم ڕۆژ کێشەکانی لەگەڵ چین لەگەڵ رووسیا لەگەڵ وڵاتانی شەرقی ئەوساد درێژە پێدان بەناردنی هەتا فڕۆکەی ئاسمانی بۆ منتیقی ئاسیای ناوەڕاست و ئەمانە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا پاراستنی خەتە سەربازەکانی ئەمریکا لە زۆرێک لە وڵاتانی کە جەنگی ئیمپریالیستی تێدا بەڕێوە دەچێت لە سیاسەتی سەر بە سووریا بەرامبەر بە یەکێتی ئەوروپا بەرامبەر بە هەموو ئەمانە دەری دەخە زۆر بەڕوونی کە دۆناڵد ببوورە جۆ بایدن درێژکراوی خەتی ئیمپریالیزمی کۆشکی سپیە سیاسەتی دەرەوەی ئەمریکایە مێژوکەشی وایە مێژوکەی مێژووی کەسێکە کە لەناو ئەو موسسەسیا بووە هەم لە ڕێ لە جێگرایەتیکردنی بۆ ئۆباما و پێشتری و هاتا دوای سەدەمی جۆرج بۆش ومانە بە ڕاشکاوی دەنگی بە جەنگ داوە ئەم ئینسانە ڕادیکالیزەبوونی ئەو بزوتنەوەیە کۆمەڵایەتی پێشکەوتی خواز و دیموکراتی خوازە لە شەقامان ڕووە دانێک لە ناو پارتی کۆماریە یان ببوورە دیموکراتدا درست هەسەر هەڵدانی بێرنی ساندەرس وەکو بزوتنەوەی وەکو گوتم لە ڕووی سیاسیەوە بێرنی ساندەرس دۆڕاوە بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە نەدۆڕاوە لەبەر سەرهەڵدانی بزوتنەوەی بلاک لایڤز ماتە ئەوەش پاڵانێکی دیکە بوو بە بزوتنەوەی بە ڕادیکالیزەبوونی زیاتری بزوتنەوەی چەپ هەڵدانەوەی ڕابردووی کۆڵۆنیالیزم زۆر گرنگە ئەم خاڵەکە کەمترین لە ناو چەپەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆرێک لە وڵاتەکاندا ئاماژەی پێ ناکرێت بە پێچەوانەوە هەڵدانەوەی ڕابردووی کۆڵۆنیالیزمی ئەمریکی ڕابردووی کۆیلایەتی پاڵێکی دیکەی بۆ بزوتنەوەیە ناکە ڕادیکالیزەتری بکە هێنانە خوارەوەی پیکەرەکان ڕەمزی پیکەرەکان لێدانە لە ڕابردووی 150 ساڵی ئیمپریالیزم و کۆڵۆنیالیزمی ئەم وڵاتەکە لە پشتی جەنگەوە کە بایدنیش درێژە پێدەریەتی لەبەر ئەوە ئەم ڕادیکالیزەبوونی ئەم بزوتنەوەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر گەشە دەکات بەڵێ ئەم بە شەش بەوە کۆتایی بێنین پێشڕۆ کە من وازانم دۆڕانی ترامپ سەرکەوتنی دیموکراسی نیە تۆش لەو بابەتەوە لەگەڵ من هاو ڕابووی و ترامپیزمیش بە معنای کەلیمە بە هەموو معنای گشتێکی نەدۆڕاوە ترامپ دۆڕاوە 7 ملیۆن دەنگدەری هەیە ئەوەی کە ئەتوانێت لەم وەزعەتی ئێستاە ڕێگا لە هاتنەکە ئەوی یا دووبارە هاتنەوە سەرکاری ترامپ بگرێ یاخود ترامپێکی تر بێتە پێشەوە یا ئەوەی کە ئەم جوڵانەوەیە ئەو سەرکێشیە دروست کاکە تۆ باست کردووانە تەنها ئەو هێزە چەپەڕێکراوەیە کە ئومێدی لەکرێت کە بتوانێت لەم شەڕەیە بیباتەوە و بتوانێت داکۆچی لە کۆمەلگای ئەمریکی و پێ بە پێیەوە لە کۆمەلگای مرۆڤایەتیشکا بە حەقەت چونکە شتێک لێرەیە بڵێم بەڕاستی هەڵبژاردننی ئەمریکا بۆچی بۆ ئێمە مهم مەبدەیکی این هەیە ڕۆبەرت داڵ باسێکە لەسەر دیموکراسی ئەڵێ ئەگەر دیموکراسی پرینسیپێکی ئەساسی بێنین بۆ دیموکراسی ئەبێ ئەوە بێ هەر کەسێک کاریگەری بڕیارێکی دیاریکراوێکەوێتە سەر ئەبێ بەشدار بێ لە دانی ئەو بڕیارەیە ئەگەر واقعیتەکەی ئەوە بێ دیموکراسی حقیقت بێ ئەوانە بە تەنها کۆمەلگای ئەمریکی نەکە بێ لە هەڵبژاردننی ترامپ یا هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەمریکا بەشدار بێ ئەبێ تەواوی دنیا بەشدار بێت چونکە هەڵبژاردننی هەر سەرۆکێک لەوێ ینی کاریگەری لەسەر دانیشتوانی بچووکترین لادەی دنیاشدا ئەنێ ینی دیارە مەبەستمەوە نیە کە ڕژ ئەگۆڕێ بەستی سپیە گۆڕێ بەڕژ بەڵام ئاخر کاریگەری لەسەر مقداری ئەو ئازادی مقداری ئەو ئاسایشە مقداری ئەو نانە و ئەو ڕەفاهەتی کە هەیە لەسەر گۆی زەوی دائنێ و بەم معنایە من وا ئەزانم کە حقەتەکەی ئەوەیە پاراستنی کۆمەلگای ئەمریکاەوە پاراستنی ئەم سیستەمە لە هاتنی کەسێکی وەکو ترامپ و ئەوانە و شکستهێنانی یەکجارەکی و هەڵهێنان بەرەو پێشەوە لە کۆمەلگای ئەمریکیا خزمەتێکە کە چەکی ئەمریکا بە تەواو و سەرجەم گۆی زەوی ئەکا سەرجەم دانیشتوانی گۆی زەویەکە ئازیزان و خۆشەویستانم بە شەش کۆتایی پێدێنین لە بەشێکی ترە دێینەوە لاتان ناوبڕێک وەرەگرین دواتر دێنەوە بەڵام بەر لە ناوبڕەکە بیرم ناچێت دووبارە داواتان لێ بکەمەوە
ئەگەرتانوێ ئەم کەناڵە برۆ پەیدا بکاتانوێ بینەرێکی زۆرتر هەبێ داواکەم لە هەر شوێنێکەوە ئێستا بینەری ئەم کەناڵەن کەناڵی یوتوبەکەمان بکەنەوە لەوێ سبسکرایب کلیک بکەن واگەرشتانەوێ ئەپدەیتی کەناڵەکەتان پێ بگا کلیک لەسەر زەنگەکەش بکەن ناوبڕێک و ئەگەڕێنەوە. ئازیزان و خۆشەویستان دووبارە کاتتان باش ئێرەکە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم ئەمە دوابەشی ئەم بەرنامەیەمان لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەم ئێستا سەبارەت بە بابەتێک قساکەین کەویش ئایا بایدن ئەتوانێت بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکە ئایا ئەتوانێت هەنگاو بەرەو پێشەوە هەڵگرێت دروستە کە شتێک هەیە بە ناوی گرین نیو دیل یاخود بڵین پەیماننامەی سەوزی تازە یا پەیماننامەی نوێی سەوز کە ئەمە ئیشارەتێکە بە پاکیجێک و یاخود بەرنمەیەکە لە ساڵەکانی سیا جێبەجێ کراوە کاتی خۆی لە ئەمریکا و بۆ هۆیەوە کۆمەڵێک لە ئیسلاحاتی زۆر لە ئەمریکا ڕوویاندا ئەم گرین نیو دیڵە ئەم جارە قسەی لەسەر ئەوەی کە بە شێوازێک هەم ڕعایەتکردنی بیئە هەم ڕعایەتکردنی بڵین ژینگە و هەم دیتنەوەی ئیش و هەم گۆڕینی ئەتیماد لەسەر نەوتەوە بۆ مەزدەری تری تاقا و هەم یەکسانی لە نێو خەڵکو و هەم تەدەخولێک و بەشداریەکی زۆرتری خەڵک ئەم گرین نیو دیڵە یەکێکە لەو پێشنیارانەی کە کەمایەتیەکی چەپ لە ناو حیزبی دیموکراتەکانە کردویانە کە لەژێر کاریگەری دیارە ئەو جوڵانەوە سۆسیالیستیە کە لە ئەمریکا هەیە جۆ بایدن ئەمە ئیمزا نەکردو بەڵام کامالە هاریس ئیمزای کردو یەکێکە لە ئیمزاکەرانی ئەو پەیماننامەیە باسێک لەسەرەوەیە ئایا ئەو ڕێگریانی کە لە بەردەم ئەم ئیداری ئێستای ئەمریکایان توانای ئەوە هەیە وەلا بنرێن بۆ ئاگاداری بینەران شتێک لەسەر ئەمریکا کە ئەوترێەوەی دیموکراتێتێکی زۆر وا سیر و عجایب و زۆر وا مهمە ئەوانە بە پێچەوانەوە سیستەمێکە لە ئەمریکا هەیە سیستەمێکە بۆ کۆنتڕۆلکردنی نواندنی ئیرادەی خەڵک مەسەلەن یەکێ لەو شتانەی کە هەیە کە بۆ نمونە کۆنگریسی ئەمریکا لە دوو بەش پێکاتووە بڕیارێکە ئەدرێت لەلایەن سەرۆک کۆمارەوە بێت ناو کۆنگریسەوە لەلایەن هەردوو بەشەکەیەوە بڕیاری لەسەر بدرێت یاخود تەسویب بکرێت ئەو بەشەی کە بەشێک هەیە لە کۆنگریس کە لە ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵەبژێڕێن و بەپێی ژمارەی دانیشتوانی هەر ویلایەتە کۆمەڵێک مەسەلەن نوێنەران هەڵەبژێرن و بڵین بەشێکی تری کۆنگریس بەشی سێنەتە سێنات یعنی ئەوەی کە پێوترێ ئەنجومەنی پیران ئەنجومەنی پیران لە هەر ویلایەتە دوو کەسە ویلایەت هەیە بۆ نمونە کالیفۆرنیا 39 ملیۆن و نیو کەسی تیاژی دوو کەس دوو نوێنەری هەیە ویلایەت هەیە 500,000 و شتێکی تیاژی ئەسەر نەگاتە 600,000 ئەوانش دوو کەسیان هەیە ئەمانە کە دانیشن کۆبنەوە 100 کەسن کە نوێنەراتی 50 ویلایەتەکەکەن ئەم 100 کەسانە هەر بڕیارێک لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ئەدرێکە بە شەکەی تری کۆنگریسە دێتە لای ئەمانەمانەتوان باتڵیکەن هەر بڕیارێکە بسەر و کۆمارەیدا ئەوانە گەڕەتیکەنەوە ڕەتێکەنەوە یعنی ئەمە جگە لەوەی کە لە هەڵبژاردننی ناو ئەمریکا لە خودی هەر ویلایەتێکە نوا و ئەشکاڵ کێشە هەیە بۆی کەوا بتوانی تۆ دەنگی خۆت بدەیت مەسەلەن جگە لەوەی کە هەر کەسێ ڕۆژە لە ڕۆژان چوو بێتە زیندانەوە کێتە دەرەوە لەسەر جەریمەیەک حکوم درابێ ناتوانیتە دەنگ بدا ئێستا لە ئەمریکا 2 ملیۆن و 300,000 کەس لە زیندانە هیچ کام لەمانی کە لە زیندانان توانای دەنگدانیان نییە ئەمانە هەمووی ڕێگریکردن و پەراوێز خستنی بەشێکی کۆمەلگایە بۆی کەوا دەنگدان کەم بێتەوە و وەختێکی شکام دەنگدانە ئەکرێت و ئەمانە هەڵبژاردن ئەکرێت و دێت ئەو بۆ جۆرێکە لە کۆنگریسا باسم کرد لە ناو پرۆسیسی کۆنگریس خۆیە بۆ نمونە شتێکیان هەیە پرۆسیسێکیان هەیە لە ناو کۆنگریسای بنە پێشەوە مناقەشەکردنی باسەکان ڕئیس شتێک دێنێ
ئەگەر هەت تاکو ئەقەلیەتی سێنا ئەقەلیەتی ئەنجومەنی پیرانیش لە کۆماریەکان بن، ئەم ئەقەلیەتە بەهی پرۆسیسێکە هەیە ئەگەر نەگاتە ینی کەمتر نەبێت لە ١40 ینی لە ١60 دیموکراتەکان نەبێت پێشنیارێکە سەرۆکیشی دیموکرات ئەیهێنێ ئەتوانن هەر بە مناقەشاتی بینی خوانوانە کارێک بکەن وانە و مناقەشاتەن هەر تەواو نەبێت کە پێوترێ بە ئیسلاحەکەی پێوتێ فیلی باستەر کە بە جۆرێک لە جۆرەکان پرۆسیسە خۆی پرۆسیسی ناو کۆنگریسە سەرنجامەکەی بێ بەوەی کەەوە سەرۆک کۆمان هەرچیشی بێ ناتوانێت جێبەجێکە مەگەر ئەوەی کە ئەغلبیەتی لە ١60 ئەنجومەنی پیرانی هەبێ وهین خودەوەی کە دەست بەرێ بۆ ئەوەی پێوتی ئەکسیکیوتیڤ ئۆردەر ینی بڕیاری تەنفیزی ئەمان ناتوانێت جێبەجێ بکە بەحاڵ مەبەزەوەی کێشەکان لە بەردەمی بایدنە بە نەزەری من زۆرن و ئەمەی کە ئەم وعدانە دراوە ئەوەی کەوا گرین نیو دیل لەلایەن ڤایس پرێزیدنت یا جێگری سەرۆکۆ ئیمزا کراوە ئومێدێکی ئەو تۆ نییە بۆ جێبەجێکردنیا خود لەگەڵ کێشەی زۆر گەورەیە بەرەوە ڕوە بێ لە حاڵەتێکی ئاوایە بە بڕوای من ئەوەی کە ئەتوانێت زەمانەتێک بدا بەوەی کە بەشێک لەمانەت جێبەجێ بکرێ دووبارە ئەو هێزەیە کە پێشتر قسەمان لەسەر کرد بۆ ئەم مۆزوع من ئەمە تێڕوانین بوو لەسەری ئەم جاریان من پێشتر قسەم کرد ئێستا ڕێگا دەم بە پێشڕەوە گەر باسی قسەیشی سەبارەت بەمە فەرموو لە ڕاستیدا ئەوەی باس کرد کۆمەڵێک گوردەکاریە لەسەر سیستمی هەڵبژاردننی ئەمریکا و چوونە ناو یەککە و جمگەکانی دەسەڵاتەوە بە پێی نەریتی ئەمریکا بە درێژایی مێژوو کە هەڵبژاردن تایدا بۆتە هەڵبژاردننی ئازادانە و گشتی لە ئەمریکادا بە پێی نەریت لە سێنات کۆماریەکان بەهێزتر بوون ئیستاش دەرەنجامەکان وا بۆ ئاراستەیەدا دەڕوا کە هەر کۆماریەکان تێدا بەهێزتر بن اینجا بە گوێرەیەکە یەک دەنگیش بێت تەنانەت 49 بە 51 دەکاتە دەنگی زۆرینە لە ئەنجومەنی نوێنەرانیشدا بەگشتی دیموکراتەکان بەهێز بوون بە هیچ گومانێک دەکرێت کۆماریەکان هەمیشە بربەست بۆ بڕیاری کاندید و سەرۆکە دیموکراتەکان دروستکەن ئێمە بە درێژایی مێژوو ئەمانەشمان بینیوە ئەگە سیرکەیت کەمترین بربەست لە بەردەمی دەسەڵاتەکانی ترامپدا هەبوو لە سێنات بەڵام لە سەردەمی ئۆبامادا بربەستی زیاتر هەبوو لەناو ئەنجومەنی پیرانیان سێناتدا کەواتە کۆماریەکان ئەمڕۆ کە بۆ یەکەم جار لە دوای ئەو هەموو ساڵە شکستێکی دیکە ئاخر شکستی ئەم جارەی کۆماریەکان گەورەترە بە تایبەت ئەگەر سەیری دەنگەکانی ئەنجومەنی نوێنەران بکەین زۆر گەورەترە لە شکستی ساڵانی پێشوو هەڵبژاردنەکانی پێشوو دەتوانێت یاسای یادخود مافی ڤیتۆی ئەنجومەنی سێنات ببوورە بەکار بهێنێت لە دژی زۆربەی بڕیارە استراتیژیەکانی جۆ بایدن بەڵام بیرمان نەچێت لە مەسلەی گرین نیو دیڵە کە باست کردووە ئەگەر کامەلا هاریسیش ئیمزای کردبێت بێ هیچ گومانێک زۆربەی دیموکراتەکانیش لەگەڵینی ئەگەر جۆ بایدنی ئیمزای بکە کەواتە ئەگەر تەنانەت هەموو دیموکراتەکان هەموو کۆماریەکان لە سێناتدا دژی یاسایەکی وەها بوەستنەوە دژی جێبەجێکردنی ئەم یاسایە بوەستنەوە دیموکراتەکان خۆشیان هەمووی لەگەڵینین چون ئێمە دەزانین دیموکراتەکانیش پرۆ بزنسن پرۆ کاپیتالیزمن پرۆ نیۆلیبرالیزمن هەتا دوایی پرۆ بازاڕن یان پرۆ بەرژەوەندی ئابووری ئەمریکین لە ئاستی جیهانیدا کەواتە من باسی ئەوە ناکەم و بەرە دیموکراتی خواز و سۆسیالیستەی لەناو کۆماریەکاندا هەیە کەواتە چی وا دەکات کە گرین نیو دیڵ کە من زۆریش پێی دڵخۆش نیم بە کۆمپلیتی بە گرین نیو دیڵ بەڵام سەرڕای ئەوە ئێستا پاکێجێکی ڕادیکاڵە بەرامبەر بە کارەساتەکانی ژینگە کە وەکو خۆدا ئاماژەت پێکرد چەپەکان دەست پێشخەریان کردووە لە ئەمریکادا و تەنانەت کەسانی وەکو یەکێک لە ڕابرە دیارەکانی بەو بزوتنەوەیە کە من باس لە ڕووی تیۆریزەکەر و ڕابری چالاگوانی کۆمەڵاتی ناومی کلاین و ئەمانە دەکەم کە ئەمانش لە پشتی ئەمەوە وەستاون بیریشمان نەچێت کامەلا هاریس پێش هەڵگرتنەوەی لەلایەن جۆ بایدنەوە وەکو جێگری سەرۆک لەلایەن بەشێکیش لە ئەکادیمیە ڕادیکاڵەکان کە لە پشتی گرین نیو دیڵەوە بوون پشتیوانیان لە کامەلا هاریس کردو بۆ نمونە فەیلسوفێکی وەکو جودیت باتلە
کە بەکو یەکێک لە ئەکادیمیە چەپی ناوەڕاستی ڕادیکاڵی ئەمریکی ئەمڕۆ ناسراوە دەیانی وەکو جودیت بەتلە ئەمانە پشتیوانیان لە کامەلا هاریس کردووە سەرەڕای هەموو ئەمانە یانێ بەڵام گرین نیو دیل ئەگەر هەتە جۆ بایدنیش ئیمزای بکە کۆتایی بە کێشەکانی سەرمایەداری و بە کێشەی گۆڕانی کەش و هەوا و تێکچوونی ژینگە ناهێنێ وەکو خۆت هەندێک وردەکاریت خستە ڕوو کە تەتا تەنانەت هێنا داهێنانی سیارەی ئۆتۆمبیلی کارەباییش کۆتایی هێنان نییە کێشەکە مەسەلەیەکەوەی مارکس ناوی ناوە کێشەکە مەسەلەی ئۆڤە پرۆدەکشنە زیادەی بەرەمهێنانە کە منافستە و کێبڕکەی لەناو بازاردا پێ دەکرێت بەوە لە پێناوی بەرەمێنانی زیادە بە هاو دوایی ڕۆحی کاپیتالیزمە نەک دەرکەوتەکانی ڕۆحی کاپیتالیزم لەگەڵ سروشتا دوژمنایەتی هەیە دقیقاً ئیتر لەگەڵ ئەوەشدا کە بۆ نمونە کاتێک لە پێناوی ئۆڤە پرۆدەکشن یادەی بەرەمێنان بۆ زیادەی بەها و دوجار بۆ کەڵەکەکردنی سەرمایە هەرچەند سەرمایە زیاتر کەڵەکە بکرێ هەندێک دیکە سروشتێک دەچێت ئایا بەڕاستی دیموکراتەکان و کۆماریەکان یان هەو سیستەمە سەرمایەداری ئەمڕۆ لەسەر حکومڕانی گۆی زەوی دەکات ئەگەر چی لە سەردەمی فاشیزمدا زۆر دڕندەتر پەلاماری سروش دەدات بەڵام ڕەنگە لە سەردەمی نافاشیزمدا هێواشتر پەلاماری سروشدا ئەمە دەزانین بەشێکی زۆری ئەمازۆن لە ناوچووە بە پشتیوانی ترامپیشەوە تەنانەت لە لای ژای بۆلسۆنارۆ هەتا لە ئەڵمانیادا ئێستا بەشێکی زۆری دارستانەکان خەریکن لە ناو دەبرێن سەرڕای ئەوەی بزوتنەوەی کلایمەت چینج زۆر بەهێزە گەشت و هەوا بەڵام ئەم سیستمانە هەر بێباکن لە ناوبردننی زیاتری سروشت زۆرترین بێ هیچ گومانێک سەدا هەفتای وزەی زەوی دەرهێنراوە تا ئەم سادە ئێمە قسەی تێدا دەکەین کەواتە چی ماوەتەوە ئەمڕۆ ئەوەی ماوەتەوە ڕادیکاڵ دەستکاریکردنی پرۆسی بەرەمهێنا لە ناو سەرمایەداریدا ئایا بەڕاستی با ئێمە لە جۆ بایدن گەڕین کە کۆماریەکان دژی دەوەستنەوە لەو کێشێت ئایا بەڕاستی دیموکراتەکانیش لەگەڵ ئەمەدان نا ئەسڵان باسەکە لەسەرەوەیە کە گرین نیو دیل کێشەکە حەل ناکە بەڵام ئەزانین چۆنە وەکو مستەکیناتێک وایە یاخود وەکو بربەستێک وایە لەوەی کەوا ڕێگە لەم هەڵدێرە بگرێکە هەیە ئاستێکی دیاریکراوە ئەم هەڵدێرە تۆزێک خاوتر کاتەوە باشە بەڵام ئەوەی کە تۆ بتێ معانەجەی مەشێشەی بی ئەبکەیتەوەوانە بێگومان بەمە ناکرێت بەڵام فرسەتێکی زۆرتر ئەدا وەختێکی زۆرتر ئەدا کە تۆ بیرکردنەوەیشی ڕۆشنتر لەسەرەوە بکەی کە لە داهاتوە چیەکەی بێگومانین ئێمە هەمومان کەزانین مەسەلەی ئەوەی کە ژیانی کاپیتالیزم ڕۆحی کاپیتالیزم لەگەڵ سەرمایەداری لەگەڵ بیئە ناگونجێ ئەسڵەن لە دژی یەکن کە سەرمایەداری بەوەی کە گەشێک لە قانون ئەساسیەکانی گەشەی بەردەوامە و بەمە خۆی هێشتوتە گەشەی بەردەوامیش گەشەیەکە متوالیی هەندەسیە یعنی تۆ هەموو ساڵێکە بێ مەسەلەن گەشە لە 100 بێ بەڵام لە 100 ئەم ساڵ لە 100 ئەو لە 130 ساڵی پارە یعنی هەموو ساڵێکە بێت تۆ گەشەکەت گەورەتر و گەورەتر بێتەوە ئەمە لەگەڵ ئیمکانات و مواردێکە ناگونجێکە لەسەر بۆی زەوی هەیە و ئەمە بۆ خۆی هەڕەشەیەکی گەورەیە لەسەر تەبیعەت و لەسەر ئینسان بەڵام دیارە گرین نیو دیل ڕێگایەکە بۆی کەوا هەناسەیەکمان پێ بدا فرسەتێکمان پێ بدا کە دروستتر لەسەر ئەم کێشەیە بیر بکەینەوە ڕێگای بداتەوە کە بوارێک هەبێ بۆ دیتنەوەی ڕێگای نەجات بوون بە بڕای من ئەمە کە چەپەکان لەم ڕۆژەیە هێناوێنە دڵخۆشی نییە بەوەی کە ئەمە ئەتوانێت کێشەیە کۆتایی پێبێنێ بەڵام ئەوەیە کە هەنگاوێکی باشە و هەنگاوێکە ئەتوانێت زمینەی ئەوەش دروستکە کە هێزێکی بەرەنگاری فراوانتر و گەورەتر بێتە مەیدان بەڵێ ببوورە خاڵەکە بە ئەوەی بۆ من دڵخۆشکەرە خودی پاکێجی نیو گرین دیل نییە خودی ئەو بزوتنەوەیە کە پاڵی پێوە دەنێت دروست گرنگی بەداخەوە هەندێک جار زۆر جار دەڵێن کە سەرمایەداری فرسەتێکی باشی دەستکەوت ئەگەر ناچمە پشتی تیۆری پیلانگیێڕیەوە بڵێم کۆرۆنا ڤایرۆس خۆیان دروستیان کردووە و نازانم بۆ کۆتایی هێنانی دانیشتوان و چیوەتە دوایی بەڵام دەرەنجامی سەرمایەداری گومان لەوەدانە دەرەنجامی کارکردنی سەرمایەداری لەسەر سروشت دەرەنجامەکانی بەرەم هێنانی کۆرۆنا ڤایرۆس بۆ تێکدانی گەشەی ئۆرگانی سروشت و شوێنگۆڕکەی ئاژەڵان و تا دوایی تێکچوونی گەشەی ئۆرگانی سروشت بە ئاژەڵان و زیندەوەرانەوە ئەگە سەرمایەداری خۆشی ڤایرۆسەکە دروست نەکرێت بەڵام سەرهەڵدانی ئەم ڤایرۆسە خزمەتێکی گەورەی بە سەرمایەداری کردووە هیچ نەبێت لە کاتی ئێستادا کە سەردەمی ئەم 2 ساڵی ڕابردوو سەردەمی لووتکەی بەهێزی بزوتنەوەی گۆڕانی کەش و هەوا بوو
کە چەپەکان پاڵنەری پلەی یەکەمی پشتی ئەو بزوتنەوەیان هەتا تەنانەت ئەمانیش هەموو سەرۆکی وڵاتانیان هێنایە سەرمێزی گفتوگۆتە هەتا یەشێتی ئەوروپاش وە تا کشانەوەی دۆناڵد ترامپ و هێنانی چینیش بۆ سەرمێزی گفتوگۆ پاڵانی ئەو بزوت کاریگەری گەورەی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە کە چەپ پاڵنەرەکەیەتی و کۆرۆنا ڤایرۆس بە ڕادەیەک لە ئێستادا گەشەی ئەم بزوتنەوەی خاو کردەوە کشانەوەی ئەم بزوتنەوەی لەسەر شەقامی سیاسی لە سیاست کەوتنی تەنها مانەوەی لە ئاستی بایۆپۆلەتیکدا لە ئاستی ژیانیدا تەنها ئێستا بمێنێتەوە مرۆڤ نەمرێت یعنی ئەو ڤایرۆسە نەیکوژێ هۆکارێکە کە ئێستا سەرمایه‌دارەکان قازانجی لێ دەکەن بۆ پاشەکشێکی زیاترکردن تەنانەت لە بەندە نەرمەکانی نیو گرین دیڵیشە بەڵام خۆشبەختانە ئەوەی جێگای ئومێدە بزوتنەوەکە چەپ پاڵنەری بووە بزوتنەوەکە چەپ پاڵی پێوەناوە ئایدیاکانی ئایدیای چەپن هیچ گومانی تێدا نیە لەژێر حکومڕانی و ئیدارەی بایدنیشدا بەهێزتر خۆی دەردەخاتەوە و هەروەها لە ئەوروپاشدا لە گەشەی زۆر گەورەتردایە لە وڵاتانی ئەفریقا و ئاسیای ناوەڕاست و وڵاتانی ئەمریکای لاتینیشدا ئێجگار بەهێزە گەڕانەوەی ئیڤۆ مۆرالێس باش هەڵبژاردنێکی دیموکراسیانە لە ئیدارەی ئەمریکاشدا دڵخۆشی ئەو بزوت گەشەی ئەو بزوتنەوەیە بێگومان وایە دەستەکانت خۆش پێشڕە و مادوو کردی ئەم شەو ئازیزان و خۆشەویستان بەرنامەکەمان لێرە کۆتایی پێدێنین ئومێدەوارین سوودتان لەو گفتوگۆیە بینی بێکە نێوان من و پێشڕەوا بوو ناتوانم بڵێم لەسەر هەموو شتێک دەقاودە کۆک و یەکتر بیرەکەینەوە کۆچیش نین لەسەرەوەی لەسەر هەموو شتێک کۆک بین وەک هەموو جارێگەڵین ئێوە نەزەرتان چییە ئێوە بۆچوونتان چییە سەرنجتان چییە پێمانی بگەێنن ئەم سەکۆی هەموو ئەوانن کە بۆ ئازادی یەکسانی خەباتەکەن ڕۆژێک یعنی خزمەتی ئێوەش بینەرمان بن بە بەردەوامی و بۆ زیادکردنی بینەرانمان داواتان لێکەین دووبارە کەناڵەکەمان لایک بکەن و کەناڵەکەمان لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بۆ ئەوەی ئابدەیتان پێ بگا بێشتان نەچێ لە زەنگەکەش بدەن لێرە بەرنامەکانمان کۆتایی دێتە شەوێکی تر ئومێدەوارم بەختەوەر بن ڕۆژێکی خۆش شەوێکی خۆشتان بێ تا جاریشی تر یەکترە بینینەوە